بەڕێزان لە هەرکێن سڵاوتان لەبێ هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم لە گفتوگۆیەکی چاوەڕوان نەکراودا لەسەر باسێکی گرنگ کە ئەمڕۆ لەسەر ئاستی کوردستان مادەی مناقەشەی خەڵکە. بڕیارە نۆی مانگ پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر بکرێتەوە لە ناو سەتان میوانانی ناوخۆ و دەرەوە. بڕیار بوو نووسەر و ڕۆماننووسی بەناوبانگی جیهانی عەرەبی و میسریش یوسف زێدان لە هەولێر واتە لێرە میوان بێت و باسێکیش پێشکەش بکە بە ناوی پیاچوونەوە بە مێژوو ئاسەنگ و مەترسیەکان. بەڵام لەبەرەوەی 7 ساڵ لەمەوبەر لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنێکی میسریدا لە وەڵامی پرسیارێکدا کە هەندێک هەڵچوونیشی پێوە دیارە دەستەواژەی نەگونجاو بەرامبەر بە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بەکاردەهێنێت لە کوردستان ماوەی دە ڕۆژێکە ئەم ڤیدۆیە دیسان خراوەتە بەر باس و خواست. هەم سکاڵایەک دژی یوسف زێدان لە ڕێگەی داواکاری گشتیەوە کراوە، هەم دژی بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب. لە سکاڵەکەدا داوا کرێ بەپێی یاسای سزادانی عێراقی هەموارکراو لە مادەی 372دا ئەبێ ئەو کەسەی کە ناوزڕاندن دەکا یا تەشیر دەکا بە ڕەمزێکی ئاینی پیرۆز سزا بدرێت بە بەندکردن کە لە 3 ساڵ زیاتر نەبێت یان بە پێبژاردن. هەر کەسێک بە ئاشکرا بێڕێزی بەرامبەر بە باوەڕ یا سومبڵێک یان کەسایەتیەک کە جێگەی پیرۆزی و ڕێز بێت لای کۆمەڵگەیەکی ئاینی. جگە لەمەش لە زۆر ماڵپەڕ و پێگەی ئەلکترۆنی و گروپی واتسەپدا گفتوگۆی چڕ و هەندێک جاریشتون لە نێوان ڕووناکبیرانی کوردستاندا دروست بووە. هەندێکیان دژی ئەوەن کە یوسف زێدان بێت و بەشدار بێت لە پێشانگاکە لە پای ئەوەی دەستەواژەی نەشیاوی بەکارهێناوە. هەندێکیشیان ئەڵێن بەرگریکردن لە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بە سانسۆر نابێ، بەڵکو بە لێکۆڵینەوە و توێژینەوەی وردی مێژووی و معریفیە بێت. بەرپرسیارەتی ڕووناکبیرانی کورد ئەوەیە ئەوانەی لە مێژوو سومبڵایانی و سیاسی و نەتەوەیەکانمان هەڵە تێگەیشتون ئیشی ئەمانە بە توێژینەوە و لێکۆڵینەوە و ڕیسێرچ ڕاستیان بکەنەوە. ئەمەش بە دەرگاداخستن و هێرش و سکاڵا نابێت. ئەو کەسانش کە خاوەنی ئەم جۆرە بیرڕایان ئەڵێن سوکایەتی و ناوهێنانی پاڵەوان و ڕەمزی ئاینی و نەتەوەی و مێژووی وەک خاوەنشکۆ سوڵتان سەلاحەدینی ئەیوبی ناوهێنانی بە ئەحقەر ئەمەش ناچێتە خانەی بیرڕاوە، بەڵکو ئەمە سوکایەتیە. سەرنجام ئەمڕۆ ئەو نووسەرە ڕای گیان نایەت بۆ هەولێر و بەشداری پێشانگاکە ناکات. هەڵبەتە بینەرانی بەڕێز و خۆشەویست، من ئەم شەو لەم گفتوگە و دایلۆگەدا خاوەنی هەردوو سەرنج و بیرڕاکەم بانگێش کردووە بۆ ئێرە کە هەندێکیان تا ئەو پەڕی توندی دژی بەشداریکردنی بوون لە نووسین و مناقەشە و تێچێنەکانیاندا. هەندێکیشان بە پێچاوانەوە پێیان وایە کە ئەمە سەر لەبەری ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە خاتە ژێر پرسیارەوە و ئەمە دەرگاداخستنێکی ڕوون و ئاشکرایە لە بەردەم ناوەندی معریفی کوردیدا بۆ کرانەوەی بەڕووی دنیای دەرەوەدا. هەندێک گەنج و خەڵکی خاوەن سەرنجی تریش کە خوێندکاری زانکۆن لێرەن. میوانە بەڕێزەکانم مامۆستا هەردی مەهدی، مامۆستا سۆران حەمەڕەش، کاک دکتۆر ئەبوبەکر، کاک دکتۆر ئیبراهیم، کاک زیرەک کەمال، هەروەها دکتۆر قادر، بەخێراتن سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. من بەردەوام لە بەرنامەکانە شەڕە دۆستانەکانم لەگەڵ تۆدا دەست پێەکەم. بەخێراتی سەرچاوەکانم. سەرەتا بەڕاستیەوەی کە لە تێچێنەکان بینیم ئەوترێ دکتۆر ئەبوبەکر خۆ یەکێکە لە قوربانیەکانی بیرڕا لە کوردستان. تۆ بای ئەوە سەلاحەدین ناسی، بای ئەوە کورد ناسی، بای ئەوە ناسیۆنالیزم ناسی کە بتانی بە کتێب بە توێژینەوە قسە بکەی. تۆ چیەکەی لە ناو بەرەی دەرگاداخستن و دەعوا و سانسۆردا؟ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، وڵا جارە من بەختەوەرم کەنەوەی سەلاحەدینم و پێم وایە کورد بەختەوەرە ڕەمزێکی جیهانی و ئیسلامی وەک سەلاحەدینی هەیە و ناسیۆنالیزمی کوردی بەدبەختە کە تا کەستویان نەیتوانی بە جۆرەی پێویست خاوەندارەتی لە سەلاحەدین کە بەتایبەتی لە پەنجاکان بەدواوە و هیوادانی کە لەمە بتوانە بتوانین بەشێ لەو ئەرکەی بەرامبەر ئەو ڕەمزە گەورەی خۆمان جێبەجێ بکەین. بەدەرلەوە من تا ئێستا هەڵوێستێکی ڕەسمیم دەرنەبڕیوە. لەو تێچێنانی لە هەندێک گروپی ناوخۆش نووسیومە من بەم جۆرە هەڵوێستم دەربڕیوە.
ئەم پیاوە ساڵی 2010 هاتوتە کوردستان و لە پیشانگای نێودەوڵەتی کتێبی هەولێر بەشداری کردووە. دوای ئەو لێ دوانانەش کەش قسەی نەکردووە و هیچیش ڕووی نەداو، نەبووتە بابەتی نە سۆشیال میدیا نە قسەکردن. ئەم جارە پێشەوەی بێ بابەتەکە ڕوژێنەدراوە بۆ بە بابەتی ڕای گشتی و سۆشیال میدیا. من پێم وابوو کابێ کاربەدەستانی پەیوەندیدار لە هەرێمی کوردستانە و سەرپەرشتیارانی ئەو پیشنگایی کاکرێ ئەبێ پەیوەندی بەم برادەرەوە بکەن کە قەنەعەتی بکەن بە پاساوێ ئەم ساڵ بەشداری نەکە بۆی خوا نەخواستە شتێ ڕوو نەدا لە کوردستانە بۆ هەرێمی کوردستان ناخۆش بێ. ڕوودانی چیتە کرد؟ من یعنی مادام بوو بە بابەتی ڕایگشتی تێکەڵاو بە ململانەی سیاسیە بێ ئەبێ احتیمال دانێک کە دەستگا هەواڵگریەکانی ئەملاولاش بێنە سەرخەت. یعنی حساسیت و ناومێدی و ئەم جۆرە شتانەش لە هەرێمی کوردستانە هەیە. من لێرەوە کە کێشەیەک بوو بە بابەتی ڕایگشتی ئەبێت چارەسەری بکەین. بەڕاستی و دەربڕینانی ئەو پیاوەش بەرامبەر سەلاحەدین لە دووری نزیکەوە لە لای من ناچێتە چوارچەوەی ئازادی ڕادربڕینەوە، ئەچێتە چوارچەوەی سوکاتی و بێڕێزیەوە کە بۆ ئەو بۆ غەیری ئەو نییە بە هیچ ڕەمزێکی ئاینی نەتەوەیی مەزەبی هیچ کەسێ بیکە لەبەرەوە لەو ڕۆ من نایخە بە چوارچەوەی لە ڕاستیە بابەتی دیبێت و مناقەشەوە ئەوە نییە. لە وەڵامەکەی ئەم ڕۆیە کەوتوێتی ئەوە زەجێ لە کوردستان دروست و ناهێڵ من بەشداری پیشانگاکە بکەم و ئەمانە وەخستوێتیە پاڵی ئیسلامیەکان لە کوردستانە ئەڵێ سەلاحەدینی ئەیوبی هەر کورد نییە و دوای ئەوەی سوکایەتێکیش بە هەموو ئەواناکە کە ڕەئیان بەرامبەر ئەو هەبووە. ئەوانەی کە پێیان وایە ئەمەی ئەم وتوێتیە چێتە ئازادی بیر و ڕاوە ئەبێ ئەمەی لە کوردستانیش داوایان کردووە کە ئەمان بە سوکایەتێ زانن پەنا بردوتە بەر یاساش کە من خۆم لەگەڵ پەنابردە بەر یاساکە نیم. ئێمە ژەبێ بە ئازادی بیر و ڕابێ هەموو وەسایلی مەدەنین کەسە ڕەشەی کوشتنی لێ نەکردووە کەشە ڕەشەی توندوتیژی لێ نەکردووە. ئەگەرچی من خۆزگەمە خواست کەشەکە بۆ جۆرە نەبووە بەڵام بە بڕای من بابەتەکە بابەتی فکری نییە، بابەتی ئازادی بیر و ڕانیە، بابەتێک کە ڕەهەندی سیاسی هەیە، ڕەهەندی وروژاندن و سۆشیال میدیا و بابەتی ڕایگشتیە. ئەبێ کاربەدەستان و پەیوەندی لاەنە پەیوەندی دارەکان بە عەقڵانە چارەسەریکەن بۆی کە کاردانەوەی زۆر و دیدی نێگەتیڤ لە دەرەوەی خۆمان دروست ناکە. هەرێمیش ناوبانگی پارێزراو بێ وەک مەڵبەندێکی ئازادی بیر و ڕا بەڵام وەک وێنانیشاندانێش ئێمەش ڕەمزمان هەیە کەرامەتمان هەیە و خاوەندارەتی لە ڕەمزەکانی خۆشمانەکە. باشە بێگومان سەلاحەدینی ئەیوبی سوڵتان سەلاحەدین شکۆیەکی زۆر گەورەی هەیە نەک بە تەنیا لای کورد لە لای ناکوردیش لە لای قەومیاتە غەیرە کوردەکانیش تەنانەت بە ڕەمزێکی مرۆڤایەتیە ڕەمزێکی مرۆڤایەتیە. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرا. بەڵام کاتێک کاڵی ئەمە قەزەیەکی سیاسیە لە هەرێمی کوردستان و یوسف زەکەریاش باز لەوە کاکە ئەمە من نەقلی قەولە هەڵبەتە ئەو ئەڵێ ئەمە ڕای گشتی نییە لە کوردستان بەڵکو ئەمە ڕای پاشماوەی ئیخوانەکانە لە کوردستان. تۆ کۆکی لەگەڵە و فعلەن ئەوەندە مەسەلەکە سیاسیە کە ئیستثماری سیاسی کرابێ لەلایەن ئەحزابی ئیسلامیەوە یان نەخێر؟ کاکێ بە بڕای من نەخێر من کۆکریم ئەوان بەشدارن ئیسلامیەکان بەشدارن لە کوردستانە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە ئیسلامیەکان بەشدارن چکم بە دوو حاڵەت هەموو وەک مسلمانێکی وەکو بڵێ دینداری مولتەزیم بە سەلاحەدین بە ڕەمزی خۆیان نەزانن، هەموو وەکو کوردێکی سەلاحەدین بە ڕەمزی خۆیان نەزانن، هەموو وەک چالەگوانێکی مەدەنیش. جایسا تەوژمێکی دینی هەیە لە کوردستانە بە ئەومان جوان لا ڕوون بێ ئیسلامیەکانی تێپەڕانوە. ئێستا ئیسلامیەکان بەشێکن لە تەوژمە دینیەکە، تەوژمە دینیەکە نییە بەشێک لە ئیسلامیەکان. ئەمە مەترسیشی تایە ئەگەر لە سەرپێچێکی مێژوویە قەیرانی دروست ببێ ئیسلامیەکان توانای کۆنتڕۆڵکردنی و حاڵەتی دینیان نەماوە. ئەو زەمانەتە لە کوردستانە نەماوە. بۆیە ئێستا بەشە لە قاعیدەی یەکێتی و پارتیش، بەشە لە قاعیدەی حیزبەکانی تریش خەڵکێکی زۆر کە هیچ پەیوەندی بە ئیسلامیەوە نییە، یعنی بارگاویە بە هەستی ئیسلامی. ئەنجا بیرمان نەچێ لە ناوخۆی هەرێمی کوردستانە کێشەی ئابووریمانەیە، قەیرانی سیاسیمانەیە، کێشەی نائومێدیمانەیە، قەیرانی پرۆژەی نەتەوایەتی کوردیمانەیە، کێشەی موچە و دەرەتان و فەرتەنەوەرامانەیە. هەموو ئەمانە لەم کاتانەیە تێکەڵ بەم مەسەلانەیە بن بەم جۆرەشتانە تعبیری لێ درێتەوە. ڕاستە بەمە دەرە بڕێ بەس تعبیر لە ململانەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە درێتەوە بەس ئەم شتانە بە دەرفە دۆرەگیرێ. زۆر باشە هەرچەندە من حەزم کرد وەڵامی ئەو پرسیارم بیتەوە بەڵام بۆ دواتر. طبعا تۆ کابرایەکی لەناو فکر و معریفە زۆر کارەکەی و توێژەری نووسەری ڕای گشتی بەو
حاڵەتانە وترێکە بۆ فەنەمینێکە وترێکە لە هەناوی کۆمەلگاوە بەبێ دەستێوەردان لە نەتیجەی تەفاعولاتی فکری خەڵک و بەرخوردکردنیان لەگەڵ دیاردەیەک ڕووداوێکا دێتارە. ئەمە ئەتوانین پێی بڵێن ڕای گشتی یا ڕای نخبەیەکی سیاسی منتەمیە بۆ ئایدۆلۆجیا و ئەفکار. بەڵام دواتر وەڵام بێتەوە سپاسە دەکەم. باشە جەنابەت تەواو پێچەوانەی دکتۆر ئەبوبەکر بەخێر هاتنێک تەرحیبێکی گەرم لە وتارەکە تا ئەکەی بەخێربەی بۆ هەولێر بەخێربەی بۆ کوردستان و بە تەواوی دژی ئەو جۆرە لە ڕوانگەی هەڵبەتە سەر ڕای پارێزراوی شکۆی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی لە دەرەوەی ئەوە هەڵبەتە بینەرانی بەڕێز سوڵتان سەلاحەدینی ئەیوبی لە بەرزاییەک بە درێژایی دیبیتی گفتوگۆکەمان دائەنین و مەسلەی ئازادی بیر و ڕاو مناقەشە و دیبیت و تێچێن و گفتوگۆ و لێکدانی بیر و ڕاجیاوازەکان لە شوێنێکی تر دانێن واتە بە هیچ جۆرێک نە ئەخلاقم نا بیر و باوەڕم ڕێگەم پێنادا مەسلەی شکۆی سەلاحەدینی ئەیوبی بیهێنمە ناو دیبیتەکەەوە شکۆی ئەو لە شوێنێکی بڵندە نە بە من نە بە ملیۆنانی وەکو من نە بە هیچ کەسێکیش نایەتە خوارێ نە بەوەی زەمیەکە کەمەکە نەبەوەی وەصفیەکە بەرزەبێتەوە خۆی هەیە خۆی بەشێکە لە تەریخ خۆی بەشێکە لە ئێستا بەشێک شەبێ لە ئایندا تۆ بە خێراتنی ئەم نووسەراکەیت و پێت وایە ئەو لە برینێکی ترەوە قساکە و ئەو وەکو سەرکردێکی کورد قسە لەسەر سەلاحەدینی ئەیوبی ناکە و سەلاحەدینی ئەیوبی ڕەمزە بۆ ئاکتێکی سیاسی لە قۆناغێکی دیاریکراودا لە میسر ئێستا ئەم ڕووداوە چۆن هەڵەسەنگێنی پێت ناخۆشە ئەم نووسەرا پاشەکشەی کرد لە هاتن بۆ کوردستان بەدڵنیایی ئێمە کە بەرامبەر هەر حاڵەتێک دەبینەوە یان هەر دیاردەیەک دەبینین ئەبێت چوارچێوەیەک بۆ ئەم حاڵەتە دابنین ئێمە بەرژەوەندی باڵای نەتەوەی کوردمان هەیە باشە لە ئێستادا ئایا ئەمن بە چەندین ڤیدیۆی ئەو نووسەرە گوێم گرت باشە یوسف زێدان لە چەندین ڤیدیۆیە ئەم کابرایە وەکو کوردێک دیفاع لە بەرگری لە ئازادی کورد دەکات خاچی کورد دەڵێ ئەم خاچی کووردە بەر لەوەی عراق و تورکیا و ئێران و سووریا دابمەزرن ینی بە شێوەیەک بەرگری لە کوردەکە کە زۆر بەمان لەوانەیە نەتوانین بەو شێوەیە ئەو بەرگریە بکەین لەبەرەوە ئەگەر تۆ بەراوردی قسەیەک بکەیت کە چەندین ساڵە پێش ئێستا لە هەڵچوونێکە ئەم کابرایە بەرامبەر سوڵتان سەلاحەدین کردوێتی لەگەڵ ئەو هەموو بەرگریانەی کە لە ئێمە چەندمان پێویستە کە قەزیەی کورد ببێتە قەزیەیەکی نێونەتەوەیی ڕاهەن ینی کەسێکی وەکو یوسف زێدان کەسێکی میدیایی کەسێکی چوزانم لە هەموو سەکۆکان ئامادەیی هەیە لە هەر شوێنێک ئەم کەسە قسەی پرسیاری لەسەر کورد لێ بکرێت وەکو کوردێک وەکو ئەوەی تۆ لەوێ نەبی ئەو لەوەیە لە جیاتی تۆ ئێستا ئەمە چ زەبرێک لە ڕووی سایکۆلۆژی هەریچ نەبێت چ زەبرێک لەو کەسە ئەدات و چ زیانێک بە کەسایەتیەکی وا ئەگەیەنێت کە چ زیانێک بە دۆزی کورد ئەگەیەنێت کە کەسایەتیەکی وا لەوانەیە لە مەودووە بەو شێوەیە بەرگری لەو دۆزە ناکات یان لێرەدا پرسیارێکە ڕاستە ڕەنگە زەبری دەرونی بەو بگەێنێ بەڵام ئەی زەبری دەرونی بە هەموو سەلاحەدین دۆستەکانی سەرگۆی زەوی و کوردستان نەگەیشتووە کاتێ سەرکردەیەک بە ئەحقەر شەخص لە مێژووی شەرقی ئەوسەتا ناو ببرێت ئەمە ئەچێتە خانەی بیر و ڕاوە ئەمن بە جۆرێک لەگەڵ لە نووسینەکەشمە ئاماژەم پێ کردووە لەوانەیە کاک سۆرانیش بزانی کە بۆ خۆم لەوانەیە سیچل لاپەڕم لەسەر سەلاحەدین نووسی بێت و بە سیمبۆلێکی ئەزانم بەڵام وەکو باسان کرد سیمبۆلێکی ئینسانیە بەر لەوەی کورد بێت باشە و بە هیچ جۆرێکیش لەگەڵ هیچ جۆرە سوکایەتیەکانی پێ دووە ئەمە هیچ زیانێک بە دیالۆگی کوردی عەرەبی بە پەیوەندی نێوان ڕووناکبیرانی کورد و عەرەب بیرمەندانی کورد و عەرەب بگەێنێت بە دڵنیایی بەڕای من ئەمە زیانێکی زۆریش بە یەکەم بەوەی کە کوردستان لە قۆناغی کایە ئازادی بیرروڕا
نیشانەیەکی پرسیاری کاروان وتی ممکنە استثماری سیاسیش کرابێ بەدڵنیایی استثماری سیاسی ئەکرێت و یعنی ئەو شتێکی زۆر مەترسیداری گورت کە هاوڕام لەگەڵی کە ڕەوتی دینی ئێستا ئیسلامیەکان بوون بە بەشێک لەو ڕەوتە دینیە ئەم ڕەوتە دینیە ڕەوتێکی ئایدۆلۆژیستانەی کوێرانەیە حتمەن بەڵام ئیزافە تەفاعلی کرد لەگەڵ اعتقادی ملی ئاین پەروەری خەڵکی کوردستانە یان نەخێر ئەزانی چۆن ئەم ڕەوتەی کە دروست بووە ئیسلامیەکان توانیان ئەم ئایدۆلۆژیایی کە بەشێکی ئەو ئایدۆلۆژیایە نامۆیە بە کولتور و بە واقعی کوردستان توانیان سۆسیالیزەی بکەن توانیان بە کۆمەڵایەتی بکەن دای بەزینن بۆ ناو کۆڵانەکان و ماڵەکانی کوردەواری ئیتر لەوێوە ئێستا ئیسلامیەکان بوون بە بەشێک ینی بۆ خۆیان ئەم واقعیان دروست کردووە بەداخەوە کە کۆمەلگا بۆ ئەوان بەجێ هێڵدرا باشە ئیتر ئەوان توانیان بەڵام خاوەندانەتی لەو ترۆری سیاسی بکەن ئەوان هانیان بردووە بۆ دادگا بۆ داواکاری گشتی ئەوە ڕاستە بەڵام کەسێکی وەکو ئەو کەسایەتیەکە نووسەرێکی گەورەیە مێژوو نووسێکی گەورەیە بێت لە شوێنێکی طبیعی نییە مەسەلەن لە ململانەی حیزبیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر قەرار بێت طبعاً حزب بینەرانی بەڕێز حزب چیەکە حزب مامەڵە لەگەڵ کۆمەلگاکە مامەڵە لەگەڵ ڕووداوەکاناکە یعنی ئەگەر نووسەرێک سەرکردێکی سیاسیش حاڵەتێک فەلتەیەک هەڵەیەکی لێ دروست ببێ بەڕاستی ئەلمانیەکانیش استثماری ناکەن لەوانەیە ئەمە یانە کاتێک کە ئەبێت بە دوو جەمسەرگیری دروستە بێ حتمما هیچیان نەزیهنین لەو لایەنەوە من بەرگری حاڵەتەکاتەوە مەترسی زیاتر دەبینی مەترسی زیاتر دەبینم لەوەی سەر کێشێ بۆ محکەمەی تەفتیش بۆ کتێب بۆ بەدڵنیایی ئەم ئاراستەیە کە ئەو باسی کرد سازکاروانی بەدڵنیایی ئەمە کاردانەوە و چی پێڵێن دەرەنجامی خراپی دەبن لە داهاتوە ئەگەر بەو ئاراستەیە لە بەرەو هەڵکشان نابێت ئەگەر سنوورێکی بۆ دروست بێت پەیوەست بە بیرروڕای ئازاد تۆ چۆن سەیری ئەم ڕووداواکەی ئەم کار و کاردانەوەکەی مامەستا زیرەک بەر لە هەموو شتێک دەبێت دان بەوە دابنێن کە بەڕێز یوسف زێدان نووسەرێکی گەورەیە ڕیوایەکی گەورەیە بۆیە هەر جۆرە هەڵەیە کە ئەو بەڕێزە بیکە کاریگەری زۆر دەبێت لەسەر ڕەوتی گشتی لەسەر ئازادی بیرروڕا لەسەر بیرکردنەوە بەگشتی مدیسا تاکید دەکەمەوە کە نووسەرێکی لەو شێوەیە کە لەسەر ئاستی دنیا حساب بۆ بنەمای فکری و بەڕێزە دەکرێت حساب بۆ تێزەکانی دەکرێت حساب بۆ نووسین و بۆ ڕۆمانەکانی دەکرێت بەڵام من لەگەڵ ئەو شێوازە دەربڕینە نیمە کە بەڕێز یوسف زێدان لەبارەی سەلاحەدین ئەیوبی قسەی کردووە دەستەواژێ ئەحقەر لە بۆ سەلاحەدین ئەیوبی نابێت سەلاحەدین ئەیوبی ڕاستکاوانە پێت بڵێم کاک مامەستا ڕاست سەلاحەدین ئەیوبی ئەمە بەر لەوەی گلەیی لە یوسف زێدان بکەین بەخۆشمان غەدرمان لێ کردووە من بەو دوایە کۆمەڵێک بەڵگەنامەم کەوتە بندەست کە سەلاحەدین ئەیوبی شانازی بە کورتبوونیەوە کردووە سەلاحەدین ئەیوبی لەگەڵ ئەوە ئێمە نهاتووینە بچکە ئاماژەم پێکرد بەڵام لە هەمان کاتدا ئەو شێوەزارەکە و قسەی پێکردە من لەگەڵی نیمە لەبەرەوە زمانی فکر زمانی ئازادی بیرروڕا زمانی دیموکراسی دەبێت زمانێکی نەرم بێت وایە کۆمەلگای کوردی ئەوەندە داخراوە ئەگەر ئەو نووسەر عەرەبە بهاتە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب هیچ کاردانەوەکی لە یانە خێر زۆر گەورە کرایەوە من پێم وایە ئەو مەوزوعە زۆر زیاد لە پێویست گەورە کرایەوە چونکە ئێمە نابێت لە بیرمان بچێ کە وەکو باسم کرد کە گەورەکردنی لە قازانجی شکۆی سوڵتان سەلاحەدینە نەخێر بە هیچ شێوەیەک نە لە بەرژەوەندی سەلاحەدین ئەیوبی نە لە بەرژەوەندی گەلی کووردا نە لە بەرژەوەندی قەواری هەرێمی کوردستانە ئەو پیاوە قسەی کردووە باشە من لەگەڵەوە دابووم ئەو پیاوە ئەو بەڕێزە بێتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بیسەلمێنین ئێمە میلەتێکی مەدەنین ئەگەر چی سەلاحەدین ئەیوبی بە ڕەمزێکی گەورە دادەنین بە بەڕێزی دادەنین ڕێزی دەگرین بە ڕەمزێکی گەورەی نەتەوەکەمانی دادەنین بەڵام لە ئازادی بیرروڕا لە قسە ناترسین ئەگەر زمانەکە زبر بێ
یوسف زێدان بە زمانێکی زبر قسەی کردووە با بهات بە محازەرەکەی پێشکەش بکرد بە ئێمەش بە شێوەیەکی مەدەنی بە شێوەیەکی دیموکراسی ڕوبەڕووی دەبینەوە ڕخنەمان لێ دەگرت پێمان دەگوت ئەو زمانەی تۆ بەکاری دێنی دوورە لە دیموکراتیە دوورە لە ئازادی بیرڕا بۆیە بەڕاستی نەهاتنی بۆ هەرێمی کوردستان من بە سلبی تێدەگەم بە زیان تێدەگەم کە گەلی کوردستان بە درێژایی مێژوو ئێمە ڕۆشنبیرانمان ئەوە ئەدەب دۆستانمان ئەدیبانمان هەتا مامۆستایانی ئاینیمان هەتا یعنی کۆمەڵی خەڵکیمە لە ئازادی بیرڕانە ترسا بڕوان بە ئازادی بیرڕا هەبووە تۆ ئێستا ئەو مەسەلەی یوسف زێدان زۆر گەورە دەکرێت کەسێکی عەرەبیونیکە لە ناو فەزای فکر و ڕووناکبیری عەرەبیدا بۆ بەرگریکردن لە کورد بەڵێ ینی یەکێکە لەو کەسانەی دەگمەنە ئاوا بە پەرۆشی بەرگری لە کورد بکە من پێم وایە یوسف زێدان یەک لەو نووسەر و ڕۆشنبیرانێک کە بەڕاستی ئێمە وەکو میلەتی کورد لە ڕووی مەسەلەی ماف قەرزاری ئەوین چونکە ڕەشید خەیۆن کازم حەبیب غەسان شەربێل ینی چەند کەسێکن لە ژمارەی دوو دەستێنا پڕن کە بەرگری لە مافی ئێمە دەکەن یوسف زێدان زگەلەوەی دیسا تاکی دەکەم من لەگەڵ ئەو شێوەزارە دەربڕێنە نیمە کە لەسەر سەلاحەدین ئەیوبی قسەی کردە ئەو بە چاویلکەیەکی تر سەیری سوڵتان سەلاحەدین ئەکات ئەو وەکو میسریە ڕەنگە هەندێک دەرد و ئازاری تریان هەبێ مسڕیەکان لەگەڵ ئەو قۆناغەدا من پێم وایە ئەو من هەر ئەوە ناخۆ ئەو یوسف زێدان لە کۆمەڵێک نووسینی تریشدا باسی سەلاحەدین ئەیوبی کردووە نازانم بۆی لێرە تەقیەوە من وا هەز دەکەم ئەو پیاوە ڕقێکی لە سەلاحەدین ئەیوبیە زمانی فکر ئەو مافەی هەیە بەڵێ زمانی فکر زمانی فەلسەفە کە ڕقی تێکەڵاو بوو داد دەماردرێ لە پێشکەوتن لە سەقافەت لە پێشکەوتن لە هەموو بارەکاندا بەڵام کاک گڕنج ئێمە لە بیرمان نەسێم دیسا تاکید دەکەمەوە یوسف زێدان پیاوێک بە بەرگریەکی زۆری لە مافەکانی گەلی کورد کردووە پیاوێک بە بەرگری لە کۆبانێک کردووە لە عەفرین کردووە لە ڕۆژهەڵات کردووە لە باشوور کردووە ئێمە دەبێ لۆ ڕوەوە جای بکەینەوە بەڵام لەو شێوەزارش کە قسەی پێکردووە لەسەر سەلاحەدین ئەیوبی دەبێ ئەمە ڕخنەی لێ بگرین پێی بڵێین زمانی فکر زمانی فەلسەفە زمانی دیموکراسی دەبێ زمانێکی مەدەنی بێ زمانێک بێ تەشیری تێدانێ بێ بریندارکردنی تێدانێ بێت چونکە مەجید ساڵح لە نووسینێکە لە وتارێکی ئاڵێ بەرگریکردن لە سوڵتان سەلاحەدین ئەیوبی بە سانسۆر نابێ بە توێژینەوە بێ بە خستنە ڕووی مەزنی ئەو دەبێت زۆر بەس کاگرنج ئەگەر دەرچوون نەبێت لە باسەکە ئەو داوای لەسەر بەڕێز یوسف زێدان تۆمار کراوە من پرسیارێک لە هەموو لاک دەکەم لە هەموو بەڕێزانە دەکەم باشە دوو ڕۆژ پێشێستا سەرکردێکی دیاری عراقی گوتی هەولێر لە تەل ئەبیب خەتەرترا با بچین داگیری کەین بۆ کەس داوای لەسەر تۆمار نەکرد ئەندام پەرلەمانێکی وڵاتێکی دراوسێ گوتی ئاڵای کوردستان پارچە پەڕۆیەکی بێنوێژە بۆ کەس داوای لەسەر تۆمار نەکرد پرسیارەکە ئەوەیە لێرەدا ئەگەر نامیت تاکید دەکەمەوە من لەگەڵەوە دامە کە ئازادی بیرۆڕابوو هەموو کەسێک زابن بکرێ بەڵام بیر و بۆچوون و ئازادی بیرۆڕات دەبێت لە چوارچێوەی زمانێکی هێمن زمانێکی مەدەنی زمانێک کە تایدا لایەنی بەرامبەر بریندار نەکرێ بۆ ئێوەمە بتوانین دیالۆگێک دروست بکەین لە نێوان هەموو لایەکماندا و بە هەموو دنیاشی بسەربێن کەمە میلەتێکی شارستانین نەک لە بەرامبەر بیر و بۆچینێ ئەو بەڕێزە بە زمانێکی زبر بە زمانێکی دوور لە منطق و فکر قسەی لەسەر سەلاحەدین ئەیوبی کردووە بەڵام من بە زمانی فکر بە زمانی منطق وەڵامی دەدەمەوە بۆی پێی بڵێم من میلەتێکی مەدەنی زۆر باشە بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ڕای میوانەکانی ترم وەرەگرم و دواتر گفتوگۆ لەسەر ڕۆڵ و کاریگەری سوڵتان سەلاحەدینی شەکەین لە بەشەکانی ترا لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوین و لە مێژووی مرۆڤایەتیدا لە ئەفریقا لە ئاسیا لە ئەوروپا ئەگەڕێمەوە. باش. بەڵێ بەڕزان جارێکتر سلااوان لەبێت ئەوە جەنابی دکتۆر باسی وشەیەکی ئینتیقائیمانە کرد بەیەکەوە باسی ئەوەی کرد کە گۆڵبژێر جوانە هەڵبەتە من بۆیە ئەو پرسیارم لە جەنابی دکتۆر ئەبوبەکر کرد ویستم بیکەم بە پرسیارێک بە پێی قسەکانی مامۆستا زیرەک کەمال ئەڵەیە لە کوردستان هەڵوێستەکان لەبەرەوەی کە زادەی ڕایەکی گشتی خۆڕسکی طبیعی نییە کە بەرهەمی تەفاعلی خەڵکێک بێ لەگەڵ ڕووداوێکە لەگەڵ کردارێکە لەگەڵ ئاکتێکە مامەڵێکی ئینتیقائی لەگەڵەکرێت واتە سوکایەتی باڵای کوردستانەکرێت کەس دەعوا قەید ناکە واتە نەهی لەبوونی کوردەکرێت کەس دەعوا قەید ناکە واتە کوردستان ئەلکێنرێ بە تەلەبیبەوە کەس دەعوا قەید ناکە چۆن ئەم ڕایانەی ئەم ئەبەستیتەوە بە مەسەلەی یوسف زێدانەوە دکتۆر. زۆر سپاس بەناوی خۆی بەخشندەی میرەبان
تەمان سەرەتا پێویستە بزانین کە یوسف زێدان مێژوو نووس نییە و پسپۆڕەکەی لە بواری فەلسەفەی ئیسلامیە و پتر مژاری کارکردنی بواری دەستنووسە ئیش لە دەستنووس کردووە و کتێبەکانیشی بەشی زۆری کە هەیە لەبارەی دەستنووس و بیبلۆگرافیای دەستنووسەکانی مەکتەبی ئەسکەندەریە کە خۆی ئیشی لە ناو کردووە. دواتر وەکو ئەدیبێک ناسراوە بەڕاستی بە تایبەتی ڕێگەی ڕۆمانی عەزازی لەوە لە 2009 و خۆشی قسە لە یەکێک لە دیدارەکانیدا دەڵێ من بۆ من خۆش بوو کە یەکەمی زمان کە ڕۆمانەکەیم بۆ تەرجەمەکرا کوردی بوو کە بۆ زیاتر لە 20 زمان تەرجەمەکراوە. بەڵێ ئەو کەسایەتیە لە ڕاستیدا مێژوو نووس نییە و پسپۆڕی بواری مێژوو نییە واتە خولیایەتی حەزی لێ خۆی چۆتە ناو بابەتەکانەوە لەوێوە پێما بێ بە ئاسانی ویستوێتی زیاتر شت بۆ وروژێنێ هەتا ئەو ناونیشانەی کە داشینەوە بۆ سیمینارێکی پێشکەشی بکات لە هەولێر هەر ئاوا بوو پێداچوونەوە بە مێژووە یعنی ئیشی ئەو نییە بەڕاستی من ڕێزم هەیە خۆی لە بابەتێک داوە کە حتا لە ئەوەندەی من تێبینم کە دەنووسینەکانیش تەمەن کتێب و نووسینی زۆرە بەتابەتی ئەوانەی کە ئەو بابەتانەی تێدا وروژاندووە جگەل لە وتارەکانی شجون مصرية شجون عربية شجون ثقافية بتابتي له شجون عربية قصي باشي مثلا درجة داخستنو سانسور أوا نخير إما أو من دمي أو بلهم مسألة سانسور أوانا بابتي شدي كي خلق لولاتي ما لو نوسرني جرانا لو هيك بأدبي كردو برامر بسلطان صلاح الدين أقدر دروز بيبلين يعني بوشي وازا وكو كسي كي سابال وكو كسي كي بيزراو ناتيزا ناوی هێناوە کە ئەمە لەگەڵ سادەترین بنەمای ئەکادمی ناگونجێ بڵین مەسئولیەتی ڕووناکبیرانی کورد مەسئولیەتی وەزارەتی ڕۆشنبیری ئێمە مەسئولیەتی دەستەبژێری ئێمە هەر ئەوەیە دۆستەکان بکەینەوە بە دۆست یا بێگانە بکەین بە دۆست یا ئەوەی کە تێناگا لە سمبوڵەکانی ئێمە ئەوەی تێناگا لە مێژووی ئێمە ئەوەی کە دیوە ڕووناکەکانی ئێمەیان لا تاریک کردووە بین ئەوانە تێبگەێنین. بەڵێ زعمە دوو بابەتی جیاوازە لە ڕاستیدا ئەگەر پێمان وابێ یوسف زێدان ئەگەر لە دڵەوە ئێمەی خۆش بێ و لە هەنگری دۆزی ئێمە بێت نابێ بەشتیەوە بڕەنجێ بەڕاستی نابێت بەوە بڕەنجێ ڕخنەی لێ ژیراوە یان گرفتی بۆ دروستکراوە لە هاتین بۆ هەولێر ئەگە ئەو لە دڵەوە لەگەڵ دۆزی ئێمە بێ بەڵام مەسەلەی ترکە پەیوەستە بە خودی خۆیەوە بە پێوەستە بەو بابەتانی کە وروژاندوێتی وەکو گوتم لەبارەی کێشەی کورد و مەسەلەی ئافرەت و مەسەلەی ئازایەتی و چاونە ترسی و کۆمەلگای کوردی شتی نووسیوە شتەکانیشی بەڕاستی من خوێندومەتەوە زۆر ڕووکەشن یعنی نەچۆتە ناو قوڵایی مەسەلەن یەک دوو کتێبی وەرگرتووە لەوانەیە کە نووسەرە کوردەکان نووسیوان دەڵێ فڵان کەس وا دەڵێ فڵان کەس وایە گوتۆ بەرامبەر ئەسڵی کورد ئەوی تر وا دەڵێ بەرامبەر ئافرەتی کورد ئەوەی تر وا دەڵێ بەرامبەر کەلتوری کوردی یعنی شتی قوڵی نییە من ڕێزم هەیە بەڕاستی ساوڕام دەکەم شتی قوڵ بوروژێنێ بەڵام ئەو وەکو کە بەڕێزانیش ئاماژان پێدا هەست دەکەی گرەیەکی دەرونی هەیە بەرامبەر بە سوڵتان صلاح الدین ئەیوبی ئەم گرەیە مەسەڵەن تۆ لەکوێیە تەفەهومی یەکەی بە چاویلکێکی مسری ئەگەر سەیری ڕووداوەکان بکەیت وەکو مێژووناسێک ئەگەر لە ڕوانگە مێژوویەکەوە تەماشای بکەین ئەو کەسێکی ئەدیبە ئەو هەمیشە دەیەوێت لە ناو ئەدەبەکەی خۆیدا بۆ پاڵەوانێک بۆ قارەمانێکی میلی بگەڕێ کە تەوزیفی کابی خاتە ناو نووسینەکانی خۆیەوە وەکو پاڵەوانێک نیشانی بدە زۆر زار لە نێو نووسینەکانیشیدا لا بەتابەتی لە ئەدەبیاتەکە لە ئەدەبشی ئەودا هەست دەکەی هەوڵی داوە خەڵکی دیکە تەوزیف کات یعنی پاڵەوانیان قارەمانی میسری دەست نەکەوتوە لە میسر کێشەیەکە لە نێو نووسەرانیاندا بەتابەتی بۆ هەندێکیان تۆزێک پێی دەتلێنەوە منەستم کردووە لە ئەدەبیاتی کە نووسیوانە ئەوەیە کە هەمیشە پیان وا بوو لەلایەن بێگانەوە حکم کراون حکمی ئەوان خۆماڵی نەبووە تۆ تێبینی بکە لە پاش حتى أصلا بنەماڵی فرعونەکان کە سی بنەماڵیان حکمی کردو بۆ ماوەی 3000 ساڵ لە میسر بۆ چوونە کێ دڵێ هەندێک لێ لە شامەوە هاتوون هەندێک شڵێن لە بلادی نەوبەوە هاتوون لە میسر دەسەڵاتدار بوون واتە ئەوانیشی وێنین ئەگەر ئەوانیشی میسر بن لە دوای ڕوخانی دوا بنەماڵی میسری و هاتنی دەسەڵاتی ئەخمینیەکان بۆ مصر لە دەوروبەری ساڵی 520 پێشزای زمانی کەمبوجیە قەمبیز لەو کاتەوە میسرەکان یەک لە دوای یەک دەسەڵاتی دیکەی نامیسری حکمی کردوون بەڵام میسرەکان قسەیەکی دیکانەیە ئەوان دەڵێن ئێمە شانازی بەوە دەکەین هەر کەسێک هاتبێ حکمی ئێمە کرد ئەگەر بێگانش بوو بێت بووە بە میسری لەناو بۆتەی میسریدا تواوە بەڵام لەناو کۆی ئەوانەی جەنابی دکتۆر بمبورە لە ڕاگرتنت بەڵام لەناو ئەوانەی کە حکومی مسریان کردەوە بەر لە سوڵتان صلاح الدین بەڕاستی ئەگەر دیقەتت دابێ لە سۆشیال میدیا لای بلۆگەرەکانیان لای زۆرێک لە نووسەرەکانیان بەڕاستی زۆرینەیان وەصفی
سەڵاحەدینی ئەیوبیەکەن زۆرینیان وەصفی وەکو قۆناغی زێڕینی بیناسازی و ئەعمار و ئاوەدانکردنەوە و تەبایی باسیەکەن و دلیلی ئەمەش بۆ خۆتەزانی حیل ئەکراد هەیە لەوێ خۆتەزانی بەشێکی زۆری لەوانەیە بڵم لە 150 نووسەر و کارکتەر و شاعیر و ئەدیبەکانی ئەو وڵاتە هەمووی کوردن ئەمە دلیلی ئەوە نییە بە پێچەوانەوە ئەوان ئاوێتەبوونێکی زۆریان لەگەڵ کورد هەیە یعنی مەبەستم ئەوەیە تۆش ناکرێ ئەمەندە پەڕگیربی لە خلالی نیگەرانبوونێت لە مووقیفەکەی ئەوە بکەویتە وێزەی کۆمەلگای مسری نانا من نەکەوتمە مێزێ من ئەڵێم ڕێی ئەوان وایە ئەوان خۆیان وا دەڵێن ئەوەی من ئێستا دێڵێم ئەوە دیدگای میسریەکانە کە پێیان وایە خەڵکی تر حکمی کردوون هەتا دەگاتە سەردەمی جەمال عەبدولناسر بە بەردەوامی یەک لە دوایە کاتەکەنی ئەگەرنە هەموو قۆناغەکان و ئەی وەڵامی پرسیارەکەم سەبارەت بە شتێکم وەرگرتە بوو لە بۆچوونەکانی بەڕێز زیرەک بەڵێ سەبارەت بەوەی ئەوەی مەسەلەی ئەوەی کە هەڵبژاردن بکرێ ئەوە بوو ڕوژێنرێ و ئەوە نەوەڕوژێنرێ هەست ناکەی ئەم شتە لە کوردستان وایە نا من پێم وایە کوردستان بەڕاستی تا ڕادەیەکی وا ئازادی ڕادەبڕینی تێدایە کە ئیشکال نییە مەسەلە ئێمە خەڵکی تر هاتووە پێشتر و باشش کرا کە پێشتر هاتوو 2010 لێرە بووە و کۆڕ و سیمیناریشی هەبووە و قسەشی کردووە بەردەوام ئەو بەڕێزە لایڤیشی هەیە قسە دەکات بۆ خەڵک سیمیناری هەیە و بەردەوام لە فەیسبووکی خۆی شتی نوێدادنەوەی مانگ ئەمن و سەرا بە سەرڕای تەشیرەکەیەوە لێرە بووە جوانتر بوو بۆ فەزای ڕۆشنبیری کوردی یا ئەم نەهاتنە ئەمە پێمان کێشەنیا ئەوەی من چم تێبینی کرد کاگەتۆر فەرمووی وتی ئەو لە ڕاستیدا وەکو مێژونووسێکی دیارە تازە گوتم و مێژونووس نییە دووهم مامۆستاش فەرمووی کە ئەو لە ڕوانگەیەکی فکریەوە ڕخنەی گرتووە لە سەلاحەدین لە ڕوانگەی فکریەوە من تێبینیم نەکردووە هیچ ڕخنەیەکی لە سەلاحەدین گرت بێ ئەوەی نابی ئاوا بێ تا تۆ تێبینیم کە ئەوەی کە بەرامبەر سەلاحەدین ئەوە تەشیرە وتی ئەبێ ئەوە جیا بکرێتەوە بەڵام ئێمە ئەبێ تەنانەت بۆ ئەوانش کە بە زبری قسەمان لەگەڵاکەن تێی بگەێنین کە نەرم بێتەوە بەڵێ بەستم ئەوەیە ئێمە دەکرێت لە ڕێگەن بەڵام ئەوەی کە ئەو کردوێتی و گوتوێتی چ لە دیدارەکانیدا کە لەگەڵی کراوە چ لە نووسینەکانیشدا تەمان ئەو هەتا کێشەشی هەیە لە مصر دەیەوێت پێداچوونەوەی بکە هەتا بە سەردەمی جەمال عەبدولناسر تەمان ئەو ڕخنەیە لە سەلاحەدین نییە لە جەمال عەبدولناسری هەیە لە مەسجدی ئاقسای هەیە لە کۆمەڵێک بابەت لە مەسەلەی ئیسرا و مەعراج هەیەتی فەزایی لە کوردستان دروست بووە لەسەرم پرسە بە تەندروستی ئەزانی وەکو ئەکادیمی من ئەوم پێ باش نییە مەسەلەی ڕێگری چکە ئێمە لە ئازادی ڕادەبڕیندا دەگەشتینەوە مەسەڵەن ئەم گفتوگۆیە چونکە ئەوانشی کە قسە لە سەلاحەدینی ئەیوبیەکان یا قسە لە یوسف زێدانەکان یا لە پرسەکەکەن بەڕاستی هەمویان مێژونووس نین نەخیر یەکێک لە کێشەکانی ئێوەی مێژونووسیش با ڕەخنێکتان لێ بگرمەوەیە کە بەڕاستی هەموو قسەکردنێک لەسەر تاریخ تحریمەکەن پێتان وایە هەموو کەسێ بێ دکتۆرایەک لە گیرفانیا بێ ئینجا بتوانێت تاریخ بکە ئەمە پەیوەست بە شکۆمەند سەلاحەدینی ئەیوبی ناڵم بەگشتی ئێڵم چونکە ماوەی پێشتە بەرنامەیەکیشم کرد لەگەڵ سۆران حەمەڕەشە بەڕاستی کرا بە هەڵایەکی گەورە کە ئەبێ دکتۆرا و لە مێژوو هەبێ اینجا کتێب لە مێژوو بنووسی ئەمەشیان تۆزە احتیکارکردنی معریفەیە نانا تۆ تێبینی بکە ئێمە من مەبەستەکەم چی ئەو کابراایکی ئەکادیمیە وەکو مامۆستانی ئەو کابراسی عەرەبی پسپۆڕە لە بواری فەلسەفەی ئیسلامی نییە کاڵی تێبینی بکە لەڕ پسپۆری مێژوونیە بەڵام من دەمەوێت چی بڵێم بڵێم بۆ لە مەسەلەی مێژوویەکەدا ئێمە ئەو شتەمان زۆر پێسادەیە لەبەرەوەی ئەو لە ڕاستیدا ئەوەی کە گوتوێتی هەمووی کۆنە هیچی نوێ نییە سەبارەت بە ڕەخنەکانی و ئەو گلەی و قسە و باسانەیە کە لەبارەی سەلاحەدینەوە وروژاندوێتی هیچی نوێ نییە من دوێنێش نووسیم بەڕاستی هەموو ئەو قسە و باسانە لەگەڵ سکاڵاکەی لەگەڵ سانسۆرەکەی لەگەڵ دەرگادانەکەی لەگەڵ ئەوە نیم بەڵام مەبەستم چییە ئەوەی ئەو وتوێتی مێژونووسێکی خەڵکی کوردستان هاوسەرخی سەردەمی ئەیوبیەکان کە ناوی ئیبن الئەفیرە لە ساڵی 630 کۆچی وەفاتی کردووە هەموو ئەو شتانەی گوتووە هەموو ئەو شتانەی گوتووە کە ئەو دەڵێ مەسەلەی لە ناوبردنی فاتمیەکانە مەسەلەی سوتانی مەکتەبەی دارالعلومە لە قاهرە کۆمەڵێک بابەتی دیکە کە وروژاوە هەمووی ئەو ئیکتشافی نەکردووە یوسف زێدانی من بۆیە ئێمە وەکولانە مێژوویەکەی پێمان شتێکی سادەیە و پێمان وایە قوڵاییکی تێدانە ئەو نەهاتوە لە سۆنگەی سەلاحەدینی ئەیوبی ئەمڕۆ سبەینێ دوێنێ دکتۆرای لەسەردێ نامی ماستەری لەسەرکرێ بەردەوام شخصیتێکە ئەدرەوشێتەوە خەڵکێکەیە بەدڵەتی خەڵکێکەیە ڕەخنەیەەکە بۆ ئەبێ مەسەلەن یعنی نعوذ بالله خەڵک قسە لەسەر خواکە بوون و نەبوونی خوا خەڵک قسە لەسەر ڕەوایەتی و ناڕەوایەتی پێغەمبەرەکات وەنیە یعنی بۆ ئەبێ بڤە بێت یعنی بۆ ئەم کارەکتەرە قابل نەبێت دەقێکی واڵا نەبێت یعنی قسەکردن لەسەر سەلاحەدینی ئەیوبی دلیلی گەورەی ئەو نییە
لە مێژوودا تۆ تێبینی بکە ئەوەی ڕخنانەی کە لەو جیراوە لە کەس نەگیراوە تا ئێستا من دەڵێم مێژونووس هەبووە لە سەردەمی خۆی ژیاوە تونترین نووسینی بەرامبەری نووسیوە وەشتی ڕخنی لێگرتووە و باسی کردووە و هیچیشی لێ نەکردووە یعنی سوڵتان سەلاحەدین شتێکی لێ کرد بیان هەڵوێستێکی بەرامبەر دەڕوڕی بیان ئەوانە نووسەر هەبووە لە مصر عمار اليمني لەژێر هەیمەنەت و قەڵەمڕەوی دەوڵەتی سەلاحەدین داژیا و خۆشی شیعە بووە و ڕخنەشی گرتووە ئەڵەن سوڵتان خۆشی زۆر تون نەبووە بەرامبەر ڕخنەگرەکان یەکێک لە باڵایەکانی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی ئەو تەسامح و ئەخلاق جوان و جوامێری و مەردایەتیە کە پێی ناسراوە لەگەڵ دۆست و دوژمن لەگەڵ دوژمنەکانی یەکەم جار باشە لە ئەوروپا بۆ ئەوەندە خۆشەویستە باشە ئێستا سوڵتان سەلاحەدین خۆی لە ژیاندا بووە لەگەڵ ئەوە بوو کە داوا لەسەر کەسێک قەید بکرێکە قسەی لەسەرەکایە ئەیوت لێگەڕێن ئێوە 34 ساڵە حکمی خۆتانەکەن لێگەڕێن گفتوگۆ بکەن لێگەڕێن توێژینەوە بکەن ئەگەر ڕای منت دەوێ ئەمن پێم باش بوو بە یەک دەرشت لەسەر ئەو کابرایان نەکرێ چونکە پێما بێ خۆی وای دەویست گەورە بکرێ و لە سۆشال میدیا و قسەی لەسەر بکرێ و ئەوانە کۆمەڵێک بابەت لە قازانجی کێیە نا ئەو بۆ خۆی ئەوە دەکا یعنی وەکو بڵێ زۆرێک لەوە بەرهێنانی تێدا دەکات کەسێکەتوانێت گوڵێکی زیاتر بچنێتەوە لەم فەوزایە لەم فەزایە من پێ لە من دەڵێم پێویست نەبوو هیچی لەسەر بگوترێ بەڕاستی ئەو کەسە چون کاشتەکەی یەکەم کۆنا نوێنیە بڵێ دوێنێ گوتوێتی مۆتەمڕێکی سوحوفی بەستۆ قسێژی کردووە دووەم ئەو بابەتە چەندان مەقالە و نووسینی لەسەر نووساوە بۆ ڕەتکردنەوەی لە مەسر لە وڵاتانی دیکە لێرەش یعنی شتەکەی ئەو هەم ئەو ڕخنانەی کە گرتوێتی نوێنیە هەم بابەتەکەی کە گوتوێتی نوێنیە ئەو من پێما بدەویست گۆمەکە بە شڵەقێنێ هەر خودی ئەو ڕخنانەی کە دەگرێت بۆ ئەوەیە بەس یەک ئێستا ئێمە لای هەردووکتان بەس ئەو پرسیارەکە لە وتارەکەی تۆ دکتۆر شێرکۆ کرمانجا تۆ ئەڵێ مەسەڵەن ئەو لە شوێنێکی ترەوە ئەو بە چاویلکێکی تر سەیری ئەو ڕووداوە ناکە بە پێی قسەکانی تۆ بێ ئەو وەکو دەردەدار و بریندارێکی مصری ئەبێتە فەهوم بکرێ بۆ دەردەدارە بۆ بریندارە بە دڵنیایی دکتۆر باسی کرد کۆمەڵێک شت لەسەر سەلاحەدین گوتراوە لەو سەردەما بە تایبەتی هەڵوەشاندنەوەی دەسەڵاتی فاتمیەکان و لەناوبردنیان و کوشتنیان و ینی جۆرێک لە تەعاملکردن ئەوەی کە مێژوو لەسەر ئەو باسیەکات ئیتر ئەو وەکو میسریە کە ئەمە ئەبینێت کە بە تایبەتیش فاتمیەکان بە شێوەیەکی زۆر شارستانیانەوە سفیانەکرێ و چوزانم جۆرێک لە هالە لەسەر فاتیمیەکان هەیە ئیتر ئەو وەکو چوزانم وەکو هەوادارێک وەکو مێژونووسێک وەکو مفەکیرێک هەتای مێژوو دابای ئەوەندە بەڵگە و بورهانی پێبێ کە ڕخنە لە سوڵتان بگرێت شت زۆرە لە مێژوو کار ڕخنەی لێ بگیرێ بە دڵنیایی دیوی تاریک زۆرن لەسەر سوڵتان سەلاحەدین بەڵام دیوی وەکو دیوی ڕووناک پێ دوای یوسف زێدان ئەوەندە کارکتەرێکی پۆپۆلیس بێ وەکو دکتۆر قادرەڵێ خۆی ئەمەی ویستە بێ گەورە بکرێ ئەمن باوەڕ ناکەم ئەو کەسی هەبێ لێرە بەو شێوەیە ئەو ئیبراسکە و ینی جۆرێک لە ئەمە بریتە لە تیۆری مامەڕە و پیلان وها لە پشتەوە خەڵکێک هەبێ و ئەویش بۆ خۆی دەستی تێدا هەبێ و پێی خۆش بێ ئەم شتە بکرێ و ئەم بە هیچ جۆرێک مامۆستای خۆشەویست مامۆستا هەردی ڕای جەنابتم بۆ گرنگە بە تایبەتی یەکێکی لە کەسە چالاکەکان لە ناو ئەو مناقەشەی کە لە کوردستان دروست بووە لەگەڵ ئەوەدا بووینەوەی مانگ ئەم نووسەرە وەکو هەر کەسێک مافی بەشداریکردنی لێ زەوت نەکرێ یا چۆن شرۆڤەیەم پرساکەی بە دڵنیایی ئەگەر ئێستا بەدەستی من بێت ئەچم ئەیهێنم و لە ماڵی خۆمانەکەم میوان و بەدەستی خۆشم ئەیبم بۆ ناو معرەزەکە و هەرچی شێ بێڵێت چونکە باوەڕم وایە سەلاحەدین لەمە زۆر زیاتری کردو وەکو کاکتۆر مامۆستای خۆشەویستم باسی کرد من لەبەر دووشت حەزەکەم یوسف زێدان بێت بۆ کوردستان یەکەم لەبەروی بەشێکی زۆری مەلایەن خەڵکی میسر بە درێژایی ئەم سەدان ساڵە ناویان یوسفە لەبەر دوو یوسف ناویان یوسفە یەکیان لەبەر یوسفی پێغەمبەر کە هەر لە میسر بووە دومیان لەبەر یوسف سەلاحەدین سوڵتانی یوسف سەلاحەدین لەبەرەوە لەبەر خاتری سەلاحەدین خۆشی بێ حەزەکەم یوسف زێدان بێت لەبەر کە ناوی یوسفە دوم لەبەر تەمانین داوەتی بکەنەوە دوایم من حەزەکەم بێتەوە و ئارگومنتی خۆشی پێشکەش کات کە بەڕای من ئارگومنتی پێ نییە لەبەرەوەی لە بنچینەیە با جیاکێ لە یەکتر ناوەندێکتان هەیە وەکو ناوەندەکەتان پلانێکی واتان هەیە زۆر ئاسایە بەڵێ لەو زیاتریشمان بان کردو قسەشی کردو لێ بجێگەی ڕخنەش قبوڵ ئەکەین بۆچی من باوەڕم وایە بێ سوپاسی یوسف زێدان بکەین کە جارێکی تر سەلاحەدین هێنێتەوە سەر شاشە و لە گەورەی سەلاحەدین زیاتر تێگەینەوە باوەڕ ناکەم کەناڵەکان ڕێگەی ئەم ینی ئەو بوارە دروستکەن کە یەکی وەکو کاک دکتۆر قادر بەسم بە وردەکاریەوە باسی سوڵتانێکی وا مەزن و میانڕە و ڕەمزێکی کورد بکە من بەلامەوە سەیرە ئەو ئەڵێ لەبەر ئەوە نایەن بۆ کوردستان لەبەرەوەی داوام لەسەر قلاویا ئیخوانەکان وایان لێکردن تەمانەوە بەشێکی نان و پیاس پێوە خواردنە
چونکە ئەو قسەی بازاری هێلنا میسرا وەلناو خەلیجا ناڵێ ئیخوانەکان ئەو کەلیمەی ئیخوانی بکەنەوە. ئەو لەوە تونترەڵێ وەڵێ پاشماوەی ئیخوانەکان چونکە ئەو پێی وایە لە میسر ئیخوان تەواو بووە ئەمە پاشماوەکان طبعاً بۆ کورد خراپە. ئەمە نەقڵی کفر نییە بۆ کورد باش نییە وا پیشانەکە بە حساب هەژمونی ئیخوان لە کوردستان بەهێزەوان نییە ئەم تەسویرە بۆ ئێمە زۆر کەسی تریش لە برادەرەکانتان لە وەڵامی ئێوەیە بەڕاستی قەنەعەتی وایە ئەمە مناقەشەی ناو کۆڵانەکانی میسر هەیە ناوتانە بۆ سلێمان. باش با من با وەصفێکی یونسڕایی وەکو خۆی کە ئەمە زۆر ڕاست چۆن ئەم گواستنەوەی زۆر ڕاستە یعنی زۆر زراوە ئەم پرسەی وروژان ئیسلامی نەبوو یەک تۆزڕەکەمە بە کەوەری بەیپشم باشە بەس کەوەرێکی کورد ئەو ئەگەر لەبەر دەعواکە نایە بۆ ئێرە ئەی بۆ میسر بەجێ نایڵێت ئەوانێکێتی نووسرانی میسر شکاتیان لێ کردووە دنیای میسر منەمێ تەسویری یوسف زەیدان وەکو خۆی لەناو میسرا پیشانتان بم یوسف لەناو میسرەکانە 4 کەس جۆرە لە جۆرەکان خۆشەویستن وەخەتی سوورن لای میسرەکان یەکیان عەمری کوڕی عاسا باسی باوی میسر ڕای گشتی میسرەکەم دووەمیان شافعیە سێمیان سوڵتان سەلاحەدینە چوارەمیان محەممەد عەلی پاشایە ئەمە ئەخیریان ناسیۆنالیزم بۆ ئیزافە کردووە من بەسەر هاتوو هەر بۆ خۆشی وتم ئەمە چییە بەربای سەلاحەدین و عەمری کوڕی عاسەکەن وتی بۆسە ئەوە نییە دوای وتم من نەوەی سەلاحەدینم ئەمجا خۆشەویست بووم لای ئەو لیدەرە گەشتیاری لە قاهیرەوە بەرەو جیزە ئەچووم شەقامی میسری شەقامێکی شوێنکەوتەی یوسف زەیدان نییە کاگرنج شەقامی میسری یوسف زەیدان ئەگەر ببوو لە دوو کەوانەیە ناوی ئەو کەسە بوو وەکو کاک یونس ڕاوی خۆمان وایە لە هەرێمی کوردستان یان لە ناو میسرا ئەو پیاوە میسرەکان دوورن لە ئێرەوە یعنی یوسف زەیدان بێ مەمنون بێ کە سوڵتان سەلاحەدین ڕۆشت و فاتیمەکانی لەناو بردووە لەبەرەوەی ئەگینا ئەویش ئێستا وەکو قەیس حەزعەلی وابوو وەکو جەلالدین سەخێر وابوو ئەیوت کورد و جنۆکە نابێت زەواج لەگەڵا بکەیت یعنی سەلاحەدین چوو بنبڕی ئەو جۆرە تەوژمەی کرد کە ئەمڕۆ موسیبەتە بۆ ئەم دنیایەوە بۆ کورد بەتابێت موسیبەتی دەرەجەیەکە لەبەرەوە ڕای یوسف زەیدان ڕای میسرەکان نییە ئێمە لەگەڵ میسرا پەیوەندیی زۆر دێرینە و جوانمان هەیە یەکێک لە ژنەکانی فرعونەکانی میسر لێرەوە کورد بووە کە ژنەزیرەکانی ناو میسر بووە هەروە بێتەوە لە سەردەمی سەلاحەدین بە هەمان شێوە لە سەردەمی محەممەد عەلی پاشای پەیوەندی نێوان پاشای گەورەی ڕەواندز لەگەڵ محەممەد عەلی پاشای پەیوەندیی قوڵمان هەیە پێویستمان بەم حاڵەتە هەیە لەگەڵ کورد کورزامانەوە بەڵێ خاڵوانی میسرەکانین لەبەرەوە من باوەڕم وای بەڵام بەهاتایە قسەی بکردایە نەک لەبەر ئەوەی کە مێژ نووسە بەڵکو لەبەر ئەوەی ئەم قسەی خۆ بە توێژنەوەش نەیکردووە ئەمە لە سەلاحەدین قسەی کردووە جنێوێکی بە سەلاحەدین ناوە پێم وایە جنێ و یعنی زۆر لەسەری نەڕۆی باشترە لەبەرەوە من دقیق من لەسەری نەڕۆشتم من برادێک من دیفاع لە سەلاحەدین وتی سەلاحەدین ڕەمزی کورد نییە خراپ بوو لەم بەرنامەیە شابێت سەلاحەدین ڕەمزی کورد نییە من وتم سەلاحەدین چی بۆ کورد بکە لە سەردەمێک کە ناسیۆنالیست هەبووە نەتەوایەتی هەبووە ئەو میری کورد و ئەندازیاری کورد و شاعری کورد و دنیای ڕاوشکاری کوردی لەگەڵ خۆیان بردووە لە سەردەمی ئەوە پۆلیسی مصر جلی کوردیان جلی کوردی لەبرا گەڕک نییە شەڕواڵ و ئێلەش شارێک نییە سەلاحەدین دەستی پێگەشت بێت میراتی کوردی لێ بەجێ نەهێشت بێت کوردوانی لە سودان بۆ بەجێ هێشتوین حەیەکراتی لە قاهیرە بۆ بەجێ هێشتوین حەلەبی کوردان دووە چی بکات لەمە زیاتر یعنی سەلاحەدین هەندەسەی کوردی تا ئەو پەڕی ئەفریقا بردووە تەنیا سەرکردەش بوو تا ئێستا ئێمە لەو مەعزەڵەتێ نەگەشتوین سەلاحەدین تێگەشت کە بۆی دیفاع لە کوردستان بکەی ئەبێ لە دەروی کوردستان دیفاع باشە بەم هەموو پاشخانەوە مەسەڵەن سەرکردێکی ئاوا مەزن و گەورە ئەبێ تەشیرێک ناوەندی معریفی کوردیەوە بهەزێنێ نەخێژێنێ پێشەوە من پێم وتی ئەسڵەن نەگەر ئەوە سەدانی وەکو ئەویش ئێمە کاکە لەناو وەک من لە پێشەکێکە ماوەتەم بەڕاستی ئێستا ئێمە هەر هەمووان خوانە خواستە دژی سەلاحەدینی ئەیوبی قسە بکەین یعنی گەردیلەیەکی ناتوانین لێ بکەینەوە چ لە هێنانی کاگڕنج ئەم پۆینتم بەڕای من ڕۆحی کەلامەکەم بێت چ بەهێنانی من تۆزە گومانەکەم نەبێت عقلی مامە چه هێنانەکەی چ ڕەتکردنەوەکەی پەیوەندی بەوە نییە کە شەقامی کوردی ئەم ڕخنە قبوڵەکە ئێمە پێشکەشکاتمانەیە من ئەزانیت کاگڕنج پەیوەندی بە چیەوە نییە ئەمە بگەێن لەناو کووردا 3 ساڵ لەمەوە پێش لەناو ئەم کوردستانەیە بەرنمەیەکی ناو پۆپولارترین تەلەڤیزیۆنە جەماوەری تەلەڤیزیۆنە نووسەری کوردمان هەیە وتوتی سەلاحەدینی تیرۆریست باشە کەسی شکاتی نەکرد کەسی شکاتی کورد بوو نووسەرە و ڕووناکبیری ئەم وڵاتیشە باشە من بەڕای من یعنی کورد وەکو کورد وەکو ئەو فەزا گشتیە سەدانی وەکو ئیسزان تحمل کردووە لەناو کوردیش تحمل لێو ڕخنەی کردووە هەر ئەم هاوینە لە سلێمانی سیمینار لە سۆرەوەردی کرا دەیان خەڵک ڕخنەی کرد لە سەلاحەدین ئەیوبی ڕخنە جیایە بەڵام تۆ کە ئەڵێ ئەحقەر
طبعا کەسێکی کورد هیچ کاتێک بەقەت ئێستا کورد پێویستی بە سەلاحەدینێ مێژوو ڕابردوونیە کاک ڕەنج باشە بەس هەشت ساڵی بەسەرا تێپەڕیوە خەڵک هەیە لە کوردستان لە هەشت ساڵ ئێمەش بۆی ئەڵێم کێنا لە کابرا مەسەڵەن وجە نەزەرێکی تری ئێمەش ئەڵێم با بێن بەشکم انشەڵا مەبەستم ئەوەیە بۆ نمونە خەڵکێک چاوەڕێیەکە بەتایبەتی کولتوری دیبێتکردن بەڕاستی لەگەڵ خەڵکی سکولارە لە کوردستان تۆ یەکێک بووی لە ڕائیدەکانی دروستت کرد داتهێنا مەسەل لە خەڵکێکە لەگەڵ خەڵکێکا دانیشتی مناقەشەتە کرد هەر بڕوای بە نەعوذ بالله بەبوونی خواش نەبوو وانە مەسەل خەڵکێک چاوەڕێیەکە دکتۆر ئەبوبەکر کاروانی دابنیشێ مەسەلەن دبەیتێکی لەگەڵا بکە تێی بگەێنە لە ڕوانگەی و معریفە تاریخی و فکری و سەقافی و تێزی دکتۆراکەی کە مەسل لەسەر ناسیۆنالیزم و ئەوەیە نەک مەسەلەن مووقیفی پەڕگیر لە خەڵکی وەکو ئێوەمانان یا کەسێکی میان ڕەو و خاوەن معریفەی وەکو تۆ سەرکە من یعنی خەڵکێک حەقینی ئەم گلەیانە بکە بە دوور و نزیک ڕجێکردنەوەی منە لەگەڵ تەواوی ئەو قسەی توی برایمان بەخێراتنی یوسف زەیدانەکەم لە ماڵەکەی خۆمە تا دیوەخانەکە تا سەرستێجی پێشنگاکە هیچ قسەیەکم لەوە نییە بەڵام لەو دیوەی ترە کە بەبوونەی یوسف زەیدانەوە ڕەخنە لە سەلاحەدین گیراکە سەلاحەدین بۆ کورد ئەسڵەن هیچ پەیوەندی بە کوردەوە نییە یا گومان لەسەر کوردبوونی کرد من لێرەیە لەناو گروپێکە شتێکم نووسی 100 ساڵ دوای سەلاحەدین کتێبێک ئەنووسرێ هی ئیبراهیم محەممەد ئیبراهیمی خەزرەجیە نووسراوە تەریخ دەولەت الئەکرات باشە ئەمە دەستنووسێکە ئەم هاوڕێمان یوسف زەیدان لێرە و ڕێزم بۆی هەیە ئەم هاوڕێمان کە اختصاصی دەستنووسە خێرە ئەم کتێبەی نەبینیوە بەڵام تەفەهومی ڕەخنەکانی یوسف زەیدانەکەم لە یەک ڕوانگەوە ئەویش ئەوەیە وەکو چۆن من هەوڵەیەم من ئێستا سەلاحەدینم زۆر پێویستە کاک ڕەنج تۆ چۆن من ئەزانم بە ئاگاییەوە کەلیمەی بەبێ سوڵتان ناوی سەلاحەدینە نەبرد طبعا منیش ئەمە لطفێک نییە من بیکەم سوڵتانە کوردەر پێویستیەتی کاک ڕەنج کوردەر پێویستی بەمەیە ئێمە لە ناو سەدەکای ناوەڕاستە من نەزانی چۆن بیرەکەمەوە حەزەکەم زانی من حەزەکەم ئەگەر قەرار بێ خەڵک مورید بێ حەزەکەم هەموو دنیا موریدی شێخ نایرۆ بێ ئەگەر قەرار بێ کوردی خوانی بێ حەزەکەم هەمووی دوای سەلاحەدین بەعادین بکەوێ ئەگەر قەرار بێ کورد سۆسیال دیموکرات بێ دوای کاک باڤڵ بکەوێ ئەگەر قەرار بێ مەسەلەن کورد کێشەی هەبێ هەمووی کاک سەرۆک بەرزانی حەلی بکە یعنی لەو چاویلکەیەوە سەیریەکەم بەڵام ڕاستیشت پێ بڵێم بۆشم گرنگە مەسەلەی فراوانکردنی فەزای معریفی کوردی و مناقەشەی کوردی چونکە ئێمە هەرێمەکەمان بەرهەمی زۆڵمە بەرهەمی زوڵم لێکردنە لە هەر شوێنەکە سانسۆر بخرێتە سەر فکر تا ئەو ڕادەی ئێمە ئەوەندە قوربانی دەمکوتکردن و چاوبەستنەوە و سەرکردنین ئەبێ گوێ لە تەشیریش بگرین ئێمە ممارەسەکەن ئەسڵ چەکی ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی دوو دایکرد هەیە لە کوردستان دوو ئیستعمارە یەکیان نزیک کە عەرەب و تورک و فارسەکانن دوور کە ئیستعماری باو کە ئەوە بینین ئەسڵەن چەکی ئێمە بەرامبەر بەم ڕیوایەتە ڕسمیە گشتیە عەرەبی تورکی فارسیە کە بریتێ لە سڕینەوە دزینی مێژوو شوناسی تۆ بریتێ لە چەکی تەسامح بریتێ لە چەکی قبوڵکردنی ئەوە دەڵێم بەس ئەمە لەگەڵ فەزای کوردی تۆزێ نایەتەوە ئەزانی بۆ چونکە خەڵکێکە ترسێ حەزەکەم زانی لەژێر پاساوی ئایدۆلۆژیە سبەینە بەڕاستی دەست ببرێ بۆ کتێب سبەینە کوشتنی کولتوری کوشتنی فەرەجفۆدە لە کوردستانیش سەر هەڵبا ئەمەش ترسێکی ڕەوایە تۆ وەکو معریفێک ناترسی لەوەش بۆ کۆمەڵگای کوردی بە وردەکاریەکانەوە ناسینە ئەمە لە ئێوە پرسم ئەمە مەترسیەوەی نییە مەسەلەن سەر بەهاوێ بۆ کولتوری کوشتنی فەرەجفۆدە من پێشەکی سەلاحەدینم زۆر خۆشە لە 15 ساڵی ڕابردووە چەندین وتارم لەسەر نووسیوە بەنامەی بەڵگەنامەیم لەسەر کردووە و داوای پەیکەریشم بۆ کردووە من پێم وایە بێ گەورەترین پەیکەر بۆم بۆ سەلاحەدین ئەیوبی بکرێ بەڵام کە ئەوواڵین ئێمە پێویستمان بە دیبەیتە ئێمە بۆ چوونی جیاوازمان لەسەر سەلاحەدین ئەیوبی هەیە و ناژێ بیشارینەوە چەندەها کەس دژی منە لە کۆمەڵگەی کوردەواریە کە من ئەم داکۆچیە لە سەلاحەدین ئەیوبی یەکەم و ئەوانەش بەشێکن لە کۆمەڵگەی ئێمە من بەڕاستی من بۆم گرنگەوەی نانا بە تایبەتی تۆم بۆ هێنا باسی سەلاحەدینم بۆ بکەی بەڵام پێشان سوڵتان سەلاحەدین بەڵام پێشان ئەمەوە ڕای جەنابی شە بزانم لەسەر ئەم مووقیفەی لە کوردستانەوە ئەو پرسیارە بۆ هەمووتان بەلای ئەڕۆن کام پرسیارە مەسەڵەن ئەڵێم ئایا خەڵکێکیش هەیە ترسی ئەوەی هەیە لەژێر هەر پاساوێکا بێ کولتوری کوشتنی فەرەجفۆدە دروستێتەوە لە کوردستانیش گەمە سەرەوە ئەی تۆر لەگەڵ ئەمەی مەسەلەن بابوتەوە ئێمە زۆر گرنگە کە من ئەو هەموو خۆشەویستیە و ئەو هەموو ینی من پێم وایە
دیاردەیەکی جیهانیە سەلاحەدین ئەیوبی دیاردەیەکی جیهانیە سەرکردەیەکە یعنی لە ئاسی جیهانە وێنەی نییە من ئەمە لەسەر بناغی لەم تۆ زەیترەکەومە وردەکاریەوە بۆی مەبەستم چیەکە ئاواڵم بەڵام ئێمە بێ فەرجوەدە ناوچیە یوسف زەیدان ئەبێ بانهێشتی یوسف زێدان بکەین نەک لە بەرەوەی دبیتێکی ئەقلانی کردووە ئەسڵەنەوە دبیت نییە تۆ مرۆڤی ئەکادمی چۆن هەڵێ ئەحقەر هەر ینی ئەمە هەر زمانی ئەکادمی نییە ئەوە زمانی بازاڕە ینی تۆ بە هیچ پێوەرەی ئەوە قسە نییە جنێ و نابێ وەڵام بدرێتەوە ینی هی وەڵام نییە بەڵام من پێم خۆشە دیبیت بکەین لەسەر سەلاحەدین وە ئەو کابراش باب هاتە ینی چ ڕێگرێکە باب هاتە ئەوەی وتووە بە بۆچوونی من ئەوە داوای لێبوردنی کردا لەبەر خۆی نەک لەبەر سەلاحەدین لەبەرەوەی تۆ خۆت هەڵە بەرامبەر خۆ دەکەی و کەسێکی ئەکادمی ئەسە بۆ من ئەو کابرایە ینی ئاسی ئەکادمیەکەی هاتە خوارەوە لە بەرچاو من بۆ چکە وشەیەکی ناشین هاتی بۆ کوردستان ترسەکەی دکتۆرە بوو بە ترسێکی ڕەوانیە مەسەڵەن تۆ ناتوانی کۆمەلگا نازانی خەڵک چۆن بیرەکاتەوە حاڵەتێک دروست بووە توندە ئاژۆیی بیریش لە کوردستان ڕەنگە هەبێت ڕەنگە مخابراتی نێودەوڵەتی و ئیقلیمیش استثماری بۆیە بانکمان کردایە بۆیە بانکە بۆی پەیامەکەمان چییە سە من حەزەکەم ئەم مێزە چەندین کەسی تیا بووایە دژی من ینی من پێم خۆشە ئەمە چکە ئەمە بێت تێبگەین ئەمە دەوڵەمەندمانەکە نەکە ژارمان بکە ئێمە بۆ چوونی جیاواز هەمومان لی سودمەند دەبین ئەگەر هەمومان هاوڕابین لەسەر ئەم سەرکردە کووردە کەواتە ئێمە چیمان کردووە کوردەکە ئێمە فەزایەکی معریفی تەندروستمان هەیە کە واز لە یوسف زێدان بێنە کە ڕووناکبیران جار هەر ئەساسن ڕووناکبیر ماوە وەکو جاران ئەوەیە کە مووقیفێکی ناحیزبی هەبێت کە دابەش نەبوو بێ بەسەر فەزای حیزبی و ئایدۆلۆجی مەسەڵەن جگە لە کەمینەیەک مەسەڵەن کە بەڕاستی سپیسێکیان هێشتۆتەوە هەر جارە ڕووناکبیرانی کورد خۆیان یەکتریان پێ قبوڵەکرێت تاوەکو داوا بکەن سەر سەلاحەدین شیرێک کۆمەڵێ وتەکرا لەسەر یوسف زێدان بۆ ئەماڵێ یوسف زێدان بۆ دژی سەلاحەدینە من هەموو جارێ لە قسەکان من سەلاحەدین وەکوتم زۆرم خۆشێ و زۆری چوومەتە قوڵاییەوە دوای ئەم ناوەبڕا ئەو پرسیارەی خۆ ئەمە ناو بڕا جاخۆم نێشتا قسەم نەکرد بابا قسەمان کردووە بەس گفتوگۆکەمان گەرم بوو وەکو سۆشیال میدیا ڕووداوەڵێ دوای ئەم ناوەبڕا بۆمان شیکەرەوە یوسف زێدان بۆ ڕقی لە سەلاحەدینی ئەیوبیە زۆر باش بینەرانی بەڕێز دوای ئەم ناوەبڕا ئەگەڕێمەوە فەزایەکەم بە دەرفەتێکم بە میوانەکانم قسە لەسەر بۆ چوون یەکتر بکەن دوای ئەوە زۆر بۆم گرنگە ئێمە ئەو نەتەوەین کە وەکو پێویست نرخی ئەم زێڕەمان لا نەبووە بۆ نەوەی تازەی کورد باسێک لە گەورەی و شکۆ و کاریگەری و ڕۆڵی سەلاحەدین بکرێ کە چۆن ئێستش بەشێک لە شکۆ و شانازی و غروری ئینسانی کورد پەیوەندی بەو پیاوە هەیە لە لاشعوریا ئێستا گەڕەوە بەڵێ بەڕێزان جارێکی تر سلااوان لەبێ هەندێک لەو تێچێنانە دەخوێنمەوە کە نووسراوە ئەڵێ ئەکرێت بە تێگەیشتنی ئێستا بۆ نەتەوە ناسیۆنالیزم حکمی سڵتان سەلاحەدینی ئەیوبی بکەین کە 831 ساڵە مردووە سەلاحەدینی ئەیوبی لە هەر جێگایەک حکمی کردبێ ناوی کوردی بۆ 100 ساڵ هێشتۆتەوە سڵتان سەلاحەدین فەرمانڕەوایی میسر و سووریا و یەمەن و ئوردن و لوبنان و حیجاز و کوردستان و فەڵەستین و لیبیا و تونسیشی کردووە لە پایتەختی وڵاتانە تاوەکو ئێستاش حیل ئەکراد هەیە لە قاهیرە لە عەمان دیمەشق قودس غەزا گەڕەکی کوردان و پاشناوی کوردان هەیە کە ئەمە بەرزکردنەوەی ناوی کووردە لە هەمان کاتدا شتێکی تر نووسراوەڵێ ئەڵێ فەرمانڕەوایی 100 شاری وەکو سلێمانی ئێستای کردووە حکمی 134 شاری وەکو هەولێری ئێستای کردووە ڕوبەری سلێمانی 20144 کیلۆمەترە هەولێر 14772 کیلۆمەترە ڕوبەری دەوڵەتی ئەیوبی بە تەنیا 2 ملیۆن کیلۆمەتر بووە ئەگەر ڕەخنە لە سەلاحەدینی ئەیوبی ئەگرن کە بۆچی دەوڵەتی کوردی ڕانەگەاندووە نەک لە سەردەمی ئەودا بەڵکو دوای 700 ساڵ لە وەفاتی مەرحومیش دەوڵەتی نەتەوەیی لە ناوچەکەدا هەر نەبووە محەممەد ئەمین زەکیبەک کەسێکی ترنووسیوەتی 1970 بۆ 1940 مێژوونووس و سیاسەتوانی نێوداری کورد و لەدایکبووی سلێمانی کە
زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی و ئەڵمانی زانیوە ئاگاداری سەردەمەکەی بووە نووسەری زیاتر لە 12 کتێبە بە گرنگترین کەسایەتی کورد هەژماری کردووە لە بەناوبانگترین کتێبی کورد و کوردستاندا باسی هەستی نەتەوایەتی و ناسیۆنالیزم دەکا لە پێشەکی کتێبەکەی دەڵێت تاوەکو تورکەکان نەیان گوتووە ئەوان تورک و توران بن ئەو هەستی بە بیری کوردایەتی نەکردووە. سەلاحەدینی ئەیوبی تاکە سەرکردەی کوردە کە حکمی وڵاتانی دیکەی کردبێ وەک ئیمبراتۆرێک مامەڵەی کردووە جگە لەو هیچ کەسێکی تر ئەو پێگەی لە مێژوودا نەبووە. من سەرسامی دید و بۆچوونەکانی مێژووناس سۆران حەمەڕەشم ئێوێ بە وردەکاریەوە باسی سڵتان سەلاحەدینی ئەیوبی بکات. ئەوەی کە بەلامەوە بۆ خەڵک ساغ نەبووتەوە هەندێک کەڵەن خەڵکی هەریرە لە باکووری ڕۆژاوای هەولێر هەندێک دەڵێن خەڵکی ئامەدا دیاربەکر هەندێک دەڵێن لە ئازەربایجانەوە هاتووە تۆش دەڵێ لە تکریت لەدایک بووە و شتێکی تریش لە سمینارێک تاڵی لە تێگەیشتنی گشتی داوا دەزانین سڵتان لێرەوە دەستی کردووە بە فەتەح بەڵام تۆ دەڵێی لە مسرەوە هاتوۆتەوە بەرەو کوردستان هەندێک لەم زانیاریە سەرنجڕای کێشانە بێی بە بینەرانی ڕووداو من پێشەوە حەزەکەم چکە قسەکانمان تەواو نەکرد بۆ جاری پێشوو حەزمە کرد ئەو هونەرمەندە تورکەی کە فەرشی سووریان بۆ داخست ئەو بێرایە بە دادگا نەک یوسف زێدان چونکە ئەوەیە کە قسەی کردووە جلی سوپای تورکی لەبەر کردووە و پشتگیری لە گرتنی ئەفرین گرتووە بە بۆچوونی من ئەبواە ئەو بخرایەتە دادگاوە فەرشی سووری بۆ داخراوە و سێ چوار ڕۆژە میدیا گەورەترین دەرگای دژی ئەوەی یوسف زێدان نەیە بۆ منەڵم سەلاحەدین گەورەترین سەرکردەی جیهانە بۆ من لەو گەورەتر کەس نییە ئەوەی یوسف زێدانیش داوای لەسەر قەید بکرێت ئەوە مافی مەدەنیە من ئەوە خەڵک توانێەوە بکە بەڵام حەزمەکرد لێرە وایە بۆی دیبیت بکەین بەداخەوە ئاسی قسەکانی هی دیبیت نییە اینجا ببینەوە سەر سەلاحەدین پرسیارەکانم بەرەوە ئەم شتە بۆ باسکە منم وەکوتم ئەم کابرایە ینی خۆشەویستێکی هین تایبەتم هەیە من چوومەتە سەر گۆڕەکەی کە چوومەتە سەر گۆڕەکەی ینی موسرکە بەجارمان هاتووە نەنەوە شەشا وەختە گەنج بووم چوومە سەر گۆڕەکەی جا قسەی دوژمن زۆر گرنگە گوێی لێ بگریت مێژوو نزەهێنای ئێرنۆڵە لەو وەختا لەوێ بووە لە بەرەی دوژمنە بووە ئەمە زۆر گرنگە یعنی شایەت حاڵە لە بەرەی دوژمنە ینی دژی سەلاحەدینە خاشپەرستە بەڵام مێژوو نووسە یەک ڕووداوە جێڕێتەوە زۆر گرنگە باسی سەرکردەیەکەکە ناوی بالین سەرکردەیەکی خاشپەرستەکانە ژن و مناڵەکەی لە ناو شاری قودسایە ئۆرشەلیم ئێوێ بچێن بیانهێنێ نامانێرە بۆ سەلاحەدین سەلاحەدین ژن و مناڵەکەم لەوێ ئەبێ بیانهێنم ئەڵە باشە ڕێگە دێم چی بیانهێنیت و بیان بین بەڵام بەمەرجێ شەڕ لە دژم نەکەی لەبەردەم سەلاحەدین سوێنە خواڵێ بەمەرج من یەک شەو لێ بوو ژن و مناڵەکەم و ئەڕۆم کە ئەگاتە ناو شاری ئۆرشەلیم خەڵکەکە لە دەوری کۆبنەوە ئەڵێ تۆ گەورەترین سەرکردەی ئێمە کێ سەرکردایەتی ئەڵێ من وادم بەو پیاوەیە وادم بە سەلاحەدینەوە ئەڵێ وعد بە کافر بێدین تەمەن لە بۆ ڕوانگەی خاشپەرستیەوە سەلاحەدین بێدینە ئەڵێ من بە هیچ نوێ ئەو پەیمانە ناشکێنم پیاوە بە سەلاحەدین ئەمە تۆماری هەیە ئەکەوێتە شێشەوە نامێ بۆ سەلاحەدین هەنێ ئەڵێ سەلاحەدینی وبی من ینی پەیمانم بە توایە و پابندم بەم سوێنەوە بەڵام خەڵکەکە ئەمەم توژووە ئەڵە بڕۆ گردنی ئازابێ ئەتوانی شەڕکەی بەرهەمبەرم گردنم ئازا کردی و خێزانەکەش ئەتوانن لێرەوە تێپەڕ بن باشە یان خاتە ژێر خێمەکەی خۆی و دیاریشیان هەیەاتێ ئەنجا ڕەوانیانەکە سەیری ئەمە ینی سەیری دڵفراوانی ئەم سەرکردە جا ئەمەیە سەلاحەدینی کرد بە داستان لە ئەوروپا دانتەی فەیلسوف و شاعری ئیتالی بێکێ لە سەرکردە مەزنەکانی جیهانی خاتە لای ئەرستۆ باشە ڤۆڵتێری فەیلسوفی فەڕەنسی سەلاحەدینەکە بە کەسایەتێکی گەورە فەیلسوفی ئەڵمانی سەدەی 16 بە هەمان شێوە سەلاحەدین یعنی سەردەمی ڕۆشنگەری ئەوروپا ئەوانەی کە داکۆچی لە مرۆڤایەتیەکەن هەمویان بەنا بۆ سەلاحەدینە بن ئێستا ئێمە ئاگاداری ئەم قوڵایی سەلاحەدین سەرکردەیەکە نوێنەرایەتی مرۆڤبوونەکە یعنی ئەگەر تۆ کوردیش نەبی سەلاحەدین نوێنەرایەتی جوانی مرۆڤایەتیەکە
ئەنجا با بێمە سەر و پرسیارەی خەڵکی کوێ بووە ئێمە ئاگاداریەوە نین ئازربایجان ناوەکەی کوردیە ئاتەرپاسیان بە زمانی ئەمڕۆی کوردی ئاتەرپاس یعنی ئاگرپارێز وڵاتی ئاگرپارێز پاشایەکی مات بەناوی ئەوە نامراوە وڵاتی کورد بووە لە سەردەمی ئیسلامە کە ئیسلامە گاتە ئازربایجان لە ڕێکەوتنی نێوان ئیسلام و خەڵکەکەیە بەس ناوینەتەوەی کورد هاتووە لە ئازربای ئەو لەوێ لەدایکە بێ لە شوێنێک پێڵەن چی ئەژدانکان ئەژدانکان 500 ساڵ پێش لە دایکبوونی سەلاحەدین یعنی باوکی سەلاحەدین لەو شوێنە مێژوونووسێکی ئەرمەنیمان هەیە ئەڵێ ئەمە دوا پاشای مات سەیریکە سەیری مێژوو چەند گرنگە دوا پاشای مات بە بنەماڵە و هەمویانەوە دوای ئەوەی کە لە ناوچوو هاتن لێرە بە ناوی ئەژدەهاکەوە دوا پاشای مات ئەم شوێنە ناونراوە ئەژدانکان بەرەی ئەو یعنی لەوێ لاوەکو حەیرانیان وتووە بەوەی خۆیان گەڕانەوە بۆ مات واتە بنەماڵی سەلاحەدینی ئەیوبی ئاگاداری بنەچەی خۆی لەکوێ لەدایک بۆ خۆی لە تکری لەدایک بووە بەس بنەماڵەکە لە ئەژدانکانەوە تکریتە و کاتە خۆ مەسقەت بۆی خەڵک وان نەزانێ و کاتە مەسقەت ڕاستی سەدام بۆ بەغا ئەو کاتە عەرەبی بەدەگمەنتیا بووە لە مێژووی ئیسلامیە بەغا لە دەرەوەی عالەمی عەرەبیە لە مێژووی ئیسلامە یعقوبی کە باسی خاچی عەرەبەکە بەغدادی تیانە شاری بەغا لە دەروی خاچی عەرەبە جا لەبەرەوە ئێمە نابێ بە پێوەری ئەمڕۆ جا سەلاحەدین لە ناوەندێکی فەرهەنگی کوردی زۆر گرنگەوە هاتووە ئینی بنەماڵەکە ئالەوەەوە دەستیان پێکردووە هاتوونەتە تکریت لەوێ لە دایکە بێ و کاتە لە قەڵمڕەوی ساسانیا بووە نەخێر ئەو وەختە بڵین والی بەغا بەڵێ والی بەغا حکومڕانی بڵین تکریت بووە لە سەردەمی عەباسیە بەڵام لەژێر سای عەباسیە سەلجوقیەکان حکمیان کردووە والی بەغا حاکمی تکریتیش بووە کردوونی بەدژدا ساسانیا بووە ئەوە تو باسی سەردەمی کۆن نابێ باسی ئەبێ باوکێ بێ بە دژداری قەڵای تکریت هەر بە نووسینەکەش نووسراوە دژدار لەسەر چاو عەرەبیەکان ئاڵەن دژدار کە ئەمڕۆ هەمان مانای هەیە لە کوردیە یعنی وشە کوردیەکە بەکارهاتووە دوایی لەوێەوە ئەمان چاکیان هەیە بەسەر شێوە زارە قسەی کردووە سەلاحەدین ئەیوبی بەڵگەمان نییە بەس من زۆر بۆ ئەوواچم کە بە زۆر ئەگەریە کرمانجی بێ یعنی زیاتر بۆ ئەوواچم و پەیوەندی لەگەڵ هەولێریەکانە لەبەروی لە دایکەوە هەزەبانی هەولێریە لەبەرەوە پەیوەندیشی زۆر بەهێزی من بەرنامەیەکی بەڵگەنامەیم کردم هەفتەیە لەسەر هەولێر خاڵوانی هەولێرە ینی هەزەبانیەکانی هەولێرن ئەمە ڕەنگیاوتە جا دواتر ئەمە چنە حەلەب و سوڵتان سەلاحەدین سەربازێکە وەکو فەرمانبەرێک بۆ زەنگیەکان تەمان خۆیان چاکیان هەبوو بەسەر زەنگیەکانەوە بۆیە زەنگیەکانی چاکیان ناونەتەوە بۆی ئاگاداری ئەوە بیرەمە باشە لێرەوە بە سەربازی ڕۆژ لەو سەرەوە بە سوڵتانی هاتەوە لەگەڵ مامی لەوێ ئەمان بەشێ بوون لە دەوڵەتی زەنگی ئەبێ بیری ئەومان نەچێ بەڵام ئەم پیاوە هێندە بەهێز بوو خەری بوو کێشە دروست بێ و زەنگیەکان هێرشیان بۆ بەرن نزیکەوە بۆەوە بەڵام وشیاری باوکی و ئەو دیبلۆماسیەتەی باوکی سەلاحەدین مامی شەڕانی بوو شێرکۆ زۆر شەڕانی بوو بەڵام باوکی کە سەلاحەدین دوو سیفەتی هەیە سەلاحەدین هەم ئازایەتی هەم دیبلۆماسیەتی لە باوکی وەرگرتووە ئازایەتی لە مامە شێرکۆیەوە مامە شێرکۆی شێتۆکەیەکی تیا بووە بەس زۆر ئازا بووە بەڵام دیبلۆماسیەتی باوکی خەریب و هەڵەیە بکە لە کۆبوونەوەیەکە هاتون وتیانە ئەوە زەنگیەکان خەریکە هێرشە بن بۆ میسر خەریب وە قسە بدەشیە باوکی بێدەنگی کردووە قەت ئەوەی لە دڵتایە ئەوەی کە قسەی بۆ هێنایت قسەشە گەڕێنێتەوە هیچ نەڵێی ئێمە هەر لەژێر سایی زەنگیان کە زەنگیەکە لەگەڵ کۆچی دوایی کرد لەوێوە سوڵتان سەلاحەدین وەرە لە میسرەوە مێژووی دەوڵەتی ئەیوبی وەرگرتنەوەی خاچی کوردە لە دەست تورک یعنی لەمە تێ ناپەڕێ بەداخەوە من ئەمێ کێشەکە نازانی ئەمنێتەوەی چۆن تێگەێنی دەوڵەتی سەلاحەدین وەرگرتنەوەی خاچی کوردە بەڵێ ئەوە مەسەلەن چینۆ سەلاحەدین گەڕێن و بۆی زانی بۆ تێگەڕێنەوە مەسەلەن تۆ دکتۆر ئەبوبەکر کاروانی من دکتۆر هەردی بەڵێ مەسەلەن سوڵتان بەسەر چەند شار و شارۆچکەیە ڕۆشتە بێ و تەختی کردبێ و سوپاکێ و سوپاکەشی زۆربەی کوردووە لە نونیە هەر هەمووی بۆ ئێمەی کورد جێگەی شانازیەوەنە و تۆ و ئەم کە زۆر مقابلم کردووە دکتۆر هەر کەسێک بەردێکی کوردستانی بردبێ لە ناخی دڵتانەوە لی خۆش نابنوانە ئێ بۆ حەق بۆ پیاژنایی
نایکە فاتیمەکانی پرسیارێکی زۆر بەجێ فاتیمەکانی ڕوخاندووە ڕقی لە سوڵتان سەلاحەدین بێت زۆر بەجێ و پرسیارە زۆر بۆ حەقی پێ نادەی باش ها بۆ حەقی پێ نادەی ئەو بە چاویلکەی مسریەک سەیریەکە ئەو خۆ مامەڕیشە نییە ئەو ناسیۆنالیستێکی کورد نییە ئەویش دەردی خۆی هەیە ئەویش برینی خۆی هەیە کاکڕنج ئەسکەندەری مەقدونی لە ساڵی 2350 کاتۆتە کوردستان خوا بامەتان بۆ باسکە پرسیارە کاگرنج ئەسکەندەر 2350 ساڵەوە پێشکەیەتە ئەم ناوچێ ئەو ڕۆژەی کە یارەکەی مردووە یەک کوشتارەکە لە ناوچەی کوردستان لای لوڕستان و ناوچەی کەلوڕەکانە کۆسەیەکان دەسەڵاتدار بوون یەک کوشتارەکە ئەمەوێ بڵێم سەر ڕاوی کوشتارەکە لە دەرەوەی هەموو عرفێ بووە یعنی چۆتە دەرەوەی عرفۆ مناڵی کوشتونیانی لە بەرەوەی چۆ یارەکەی مردووە خەفەتیە بوو سەلاحەدین یەک بەڵگەمەوێ یەک بەڵگە سەلاحەدین کوشتنێ تۆ وەکو سەرکردێ خەڵکە کوژی بۆ نمونە ڕەشەکان ینی بە سەرکردایەتی بڵین ویستیان دەسەڵات بێنەوە بۆ هینەکان بۆ فاتمیەکان سەلاحەدین شەڕی تۆ لە شەڕا خەڵکە کوژی ئەمە پێڵەن ئەمە نەعەدالەتی نییە تۆ سوپایەکە دێ بەڵام یەک بەڵگەمەوێ یەک بەڵگە بیسەلمێنێ سەلاحەدین کوشتاری فاتمیەکانی کردو ئەمە درۆیەکی هەڵبەسراوە یەک بەڵگە نییە سەلاحەدین کوشتاری کرد بێ کوشتارێکی دەرەوەی ینی ئەوەی بۆیەوەی نمونەی هینم جێگایەوە ئەسکەندەری مەقدونی ئەوە چۆ مێژوونووسانی یۆنانی نەقدیەکەن ئەڵێ نەما کەسی سەلاحەدینی من نامێ بچمەوە دژی بەشێ لە ڕۆحی خۆم بەڵام بەڕاستی ئەزانی پرسیاریی ملا دروستە حەزەکەم ئێوەی حەزەکەم تۆی مێژوونووسیش حەزەکەم ئێوەش قۆڵتر لە مەسەلەکە سەیری سەرکردەکانی کوردی ژووتیان سەرکردەکانی کوردی ژووتیان ئێمە بەریئترین کەسین لە شەڕی ناوخۆ وەکو مێژوونووسێک لە دەرەوەی سوڵتان سەلاحەدین کە نووری چاومانە کە با پیرمانەوەە کە تۆزێکی تر حەزەکەم قسە لەسەرەوە بکە لە ناوبڕەکە وتی سوڵتان سەلاحەدین ئەو کۆڵەکەیە ئەو قەڵایە کە بە ناسیۆنالیزمی کوردی پاڵی پێوە بە حەزەکەم لەسەرەوە قسە بکە بڕواشم بە مەبداکەی هەیە بەڵام ئەمە بە عەقڵ تاچێت ئیمپراتۆرێتێکدا بمەزرێنی فاتیمەکان بڕوخێنی کەسێک نەکوژرابێ لە فاتیمەکانی نەکوشتووە ئەمە بە لۆجیک بە لۆجیک مەذهبی شیعە لە مصر بووە چۆن ئەو مەذهبە کۆتایی پێهات لە شەو ڕۆژێکا کێوتێتی کەس نەیتوە لە شەو ڕۆژ ببورن بەس بۆەوەی مۆزوعەکە یەکلاکەینەوە داوای لێبوردنەکەم حکومە من پسپۆڕی ئەو بوارم ئەو مێژوونووسەی کە تازە ناومێنا وتم زۆر دژی سەلاحەدین بووە و کۆک نەبووە لەگەڵی لەبەرەوەی ئەو هەمەکە لە ڕاستیدا تێکەڵ بووە لەگەڵ دەسەڵاتی زەنگیەکان پێوە بۆ سەلاحەدین دەسەڵاتی زەنگیەکانی زەوت کردووە کەیفی پێ نەهاتووە هەر ئەو مێژوونووسەکەی من ئەفیرە دەڵێت کە سەلاحەدین کۆتایی بە دەوڵەتی فاتمی هێنا واتە بوو بە وەزیر و خەلیفە نەما و کۆتایی پێهێنا و دەسەڵاتێکی دیکەی چێکرد لە قاهرە دەڵێت لەم ينتطح فيه عنزان دوو بزنیش قۆچیان لێک نەدا ڕەنگە ئەوە زۆرێک لە ئەوەی تێدا مبالغەی تێدا بەڵام مەبەستم چییە ئەوەندە بە ئاسایی بۆ لەبەر دوو هۆی زۆر ئاسان یەکێکیان تۆ لە مامۆسادا پرسی دەڵێ فاتیمەکانی ڕۆخە میسرەکان خۆ فاتیمەکان زادەی کۆمەلگای میسری نەبوون فاتیمین لە مەغریبەوە هاتبوون لەوێوە دەستیان پێکرد هاتن میسریان داگیر کرد دوو یەک شتیکە و هەموو قەڵەمڕەوێک لە ناو چوو بێ مەسەلەن چۆن بەمە ماڵەوە بە ساڵ کەس دەکەس حەمەداغا کوژراوە مشكلة صلاح الدين ما بس مويا عشقمان بو ام بياوا قوري ميجو نابي مثلا بتبابرو برو خرافاتي آخرتو بياوي كي ميجو نوسي چۆن ئیمپراتۆرێتێک دا بمەزرێنی تو ببوورە ویلایەتێک دا بمەزرێنی تو ئەگەر نەژڵێم ئیمپراتۆر ویلایەتێکی تر تۆ پیاوێکی لۆجیکیت آخر ئەمە یەک لاکەنەوە دوو بزن قۆچیان لە یەک نەدا ئەمە بە عەقڵی تۆ تۆ تێبینی بکە ئەمە بۆ ئەمە باسی چییە چەند ساڵ حکومیان کێ بە تۆی وتووە قۆچ بەر یەک نەکەوت
تەماشاکە ئێسنا دەکاتە سەر چاوەیە بابو باسکەم من قسەیەکی ئەو مێژونوسەم هێناوە کەوتم کۆک نییە بە سەلاحەدین ناری سەلاحەدین ناری شاڵە بەڵام بۆ آخر بۆ بوو سەلاحەدین لە ناو هەناوی فاتیمەکان پێگەیشت بوو بە وەزیر خۆ وەزیری وان بوو یعنی خۆ کەسێکی دەرەوەی ئەوە نەبوو ویستی قسەکانم هێڵا مەبەستم سێ بوو بە ئەوەش بکەم بۆچی زۆر ئاسان بوو کۆتایی هێنامە دەوڵەتی فاتمی لەبەرەوەی فاتیمەکان شیعەبوون تەنها وەکو نخبەی شیعەمانەوە کۆمەلگای میسری نەبوو بە شیعە کۆمەلگای میسری شیعەگەرایی لە کۆمەلگای میسری ڕێژشاردن نەبوو زۆر بە ئاسانی کۆتاییان گەزانی کێشەی سەلاحەدین یوبیسیە کێشەکە ئەوەیە کە ئێمە ئەو مێژۆمان ننووسیوەتەوە ئێستا ئەمە بۆ خۆمان وەکو کوردبوونێک ئەگەر ڕخسەتە بێ دکتۆر مشکلەی ئێمە ئەوەیە ئەو مێژۆ خۆمان نەمان نووسیوەتەوە ئێمە دەیخوێنینەوە بۆ نمونە ئەوەی دکتۆر ئاماژەی پێدەکا مێژوونووسێکەیە دەڵێت کە فاتیمیەکان ڕوخان خوێن نەڕژا بە سەلامەتی کۆتایی پێهات ڕایەکی لەسەرەوەی دەڵێ قەتل عام کراوە ڕەشە کوژێکی زۆر کراوە ئەوە دواترە مامۆستا کە ڕاپەڕین دەکەن من مەبەستم ئەوە نییە طبعا من حەزەکەم زانی هەموو سەرکردێکی مێژوو لایەنی گەشی هەیە هەندێک لایەنی تاریخی هەموو کەسێک من دەرفەت دەدەم بەس ئاخر ئەمانیش بە هەندێک قسە بکەن بەڵام من مەبەستم تەنیا یەک شتە ئینگلیزەکانە ئەڵێ خۆت بخەرەجێ ئەوان تعبیرەکان نوعێکی ترە پێڵاو لای ئەمە شتێکی ترە لە بچۆرە ناو پێڵاوەکانی ئەو کەسەوە کە ئینجا حکمی لەسەردا مەبەستم وایە ئەو بە چاویلکێکی مسری سەیری ڕووداوەکانەکە لەم لایەنەوە تۆ ئەمەت بە سەراحەت نووسیوە لە وتارەکە تا لەگەڵ شەرکە کرماس پێت وانییە مەسەلەن لەوانەیە ئەویش برینی هەبێت بەدڵنیایی ئەو برینی هەیە و ئەو لایەنە تاریکەی کە دکتۆریش باسی یەک لەو نووسەرانەی کردژ لەسەر سەلاحەدین نووسراوە کۆمەڵێک نووسەری دیش هەن ئەو شتیان نووسیوە و ماوەیەکی زۆر فاتیمیەکان لە میسر حکمیان کردووە ئێستا بەڕاستی من پێم خۆشە زیاتر باس لە ئێستا بکەین ئێستا بە تایبەتیش ئەوانەی کە هەڵگری ئایدۆلۆژیان ڕوخانی فاتیمیەکان چونکە سەلاحەدین سونیە فاتیمیەکان طبعا هەموو شیعی ئێستا هەموو شیعە دژی سەلاحەدینن و بە پیاوکوژ ئەیناسێنن چونکە بە کوشتاری شیعەکان مەشهورە لە لای شیعەکان هەندێک لەو ئایدۆلۆژیستیانی ئەو ڕۆکەی ئێمە دژی شیعەن ینی جۆرێک لە ڕەهەندی تائیفی لەو دژایەتیەی کە دژی یوسف زێدانە تێدایە ینی ئەگەر بێت و ینی ئەم مووقیفەی نووسەرانی کورد پێت وایە بەشێکی لەو کەسانە لە باگراوندێکی ئایدۆلۆژیەوە دژی یوسف زێدانن چونکە قسەی بە سەلاحەدین گوتووە تەوانەمە ئەوە هیچ باسمان کرد کە لەگەڵی نین بەڵام چونکە سەلاحەدین شیعی کوشتون و ئەم ڕەهەندە تائیفیەش ئێستا زۆر زەقا لە هەموو مەنتیقات شیعایەتی و سونیایەتی بەس ئەوە ترێ ئەوە دوو کەس لێرە هەردووکیان مێژوو نووسن ئەڵێن خوێن نەڕژاوە ئەو جاوە بەس یەک ڕەهەندی دیکە هەیە یەک ڕەهەندی دیکە هەیە گەر باسی کەم بۆ ئەو کەسانێک کە پێیان وایە سەلاحەدین شیعی لە ناو بردووە و شیعەش دژی ئەون سەلاحەدین کە فەتحی ئۆرشەلیم ئەکات کە ئەچێتە ناو ئۆرشەلیم بۆ یەکەم جار ڕێگا بە جووەکان ئەداک ئێستا کە زۆری ئەو ئایدۆلۆژیستانە دژە جوونە باشە بەڵام ئەو بۆ یەکەم جار ڕێگا بە جووەکانەدا جارێکی تر بگەڕێنەوە ئۆرشەلیم و جۆرێک لە ئازادیەکی زۆر بەرفراوان ئەداتەوە بە جووەکان ئێستا ئەمانە کاکسۆرانم ڕاگرتەوە ئەوە گوتراوە ئەگەر ڕوخسەتە بێت خوا یعنی مێژوو ئەوە نییە کاتو خۆت دەتەوێت مێژوو ئەوەیە کە ڕووی داوە ئێتامە لەبارەی ڕاپەڕینی خۆمان ڕاپەڕینی ئاداری 1990 دوێنێ ڕووی داوە دەیان تەفسیر و لێکدانەوە و بە جۆرەها شێوە ئەو مێژوە نووسراوە لەسەر ڕووداوی ناو گوندێ هەر پێشمەرگەیەک دیرەوەریە مەبەستم ئەوەیە ناکرێ ئەمە مێژووی سەلاحەدینی ئەیوبی کەمیل بۆ خۆم بە ڕەمزێکی گەورەی دەزانم یەکسانی کەم
بە ئاشتەوایی و بە تەبایی و بە هەموو شتێکەوە کە ئێمە هەمانەچکە و سەرکردێکی گەورەی بەڵام لەشکرێکی گەورەشی لەگەڵدا بووە دەشێ ئەو لەشکر هەمووەکە و بیری نەکرد بێتەوە دەشێت لەو مێژوەدا چکە من دیسە تاقی دەکەمەوە ئەو مێژە خۆمان نەمان نووسیوەتەوە ئەوەی لەبارەی سەلاحەدینی ئەیوبی قسەی کردووە ئەگەر شیعە بێ یەکسانی کردووە بە سفر و وەکو سەرکردەیەکی یعنی ئینسان کوژ معاملەی لەگەڵ کردو ئەوەی سونە بێ بە زۆرێکی تر بەڵام دوازار سەلاحەدینی ئەیوبی لە ناو مێژوودا سەرکردەیەکی ئاینی گەورە بووە بەڵام دەکرێت ئێمە وەکو کرد وەکو ڕەمزێک سەرکردەیەکی کوردی ئاینی سەرکردەیەکی ئاینی کوردی بووە دەکرێت ئێمە وەکو کرد وەکو ڕەمزێک تەماشای بکەین شتی دەرچکە لەبەرچی کاگڕن زۆر کەس سەلاحەدین بەردی بناغی هەموو شتێکی بۆ کورددانا دوای سەلاحەدین کورد لە مێژوودا غایبە کوڕەکانی کاکڕ ئێستا تۆ بڕۆ ئەردەن بڕۆ میسر بڕۆ هەر وڵاتێک لە وڵاتە عەرەبیانە تەماشا دەکەی پاشماوەیەکی کوردبوون بەجێماوە ناوی کوردی هەیە من بۆ خۆم ینی زۆر دەرکە لەو شوێنەوارانە چ ئەوی خوێندومەتە چ ئەوی بۆی چوومە شوێنەواری کوردبوونی بەجێهێشتوە بۆیە من تاکید دەکەمەوە کە بە شێوازێک باسی ئەو سەرکردەکراوە یان یەکسان کراوە بە سفر یان یەکسان کراوە بە سەرکردێکی زۆر ئەو حەقە بەم یوسف زێدانیش کە ئەو دیوە تاریکانە وای لێ کردووە مووقفێکی وا غەڵەت بنوێنی بەڵام دکتۆر هەردی فەرموود و ڕستەوە بۆی هەر سەکتان مەجاڵتان بەڵێ دەبم دوو پوینتی بچوو یەکەمیان هاتنە سەرکاری سەلاحەدین خۆی حەقی ئەومانەیە حەزێک بە یوسف زێدان لێرە بووە حەقی ئەومانەیە کە وەڵامی یەکەم سەلاحەدین کاتێک کە ئەبێتە پلەدار لەناو دەوڵەتی فاتمیە لەبەر ئەوە دایڕەن ئەم پیاوێکی لاوازە بێکەسە بێبنەچەیە لە منتیقاتی نییە لەبەرەوە ویان زانی کەسێکی سیاسی نییە بە دیبلۆماسیەتی خۆی چۆ پێشەوە ئەمە یەک لەبەرەوە سەلاحەدین وا مەزان هەزاران سەربازی کوردی لەگەڵا بووە چۆن هەر شوێنێکی ڕوخانوە کوردێکی دانا ئەمە تۆ ڕاستی تەوێت چیرۆکە وایەتر لەناو فاتمیە بەم شێ بێتە سوڵتان دووەم يعني برو بيخينا كاكا صدق مصادري عكسو لقالش دوم بوشي كرد صلاح الدين خوش كاك يعني تو لها مش كا اسم من قصب عمري كوري اصلا لو قاهره بلم تابعني بس اغي نام يلنو اي بوشي من كا استا شتك ود لك زي من راي او دوان تانيم ميجو رابردونيه رابردو جاي ميجو بريتيلا بير كردنا ولا رابردو يعني تعقلي استي لرابردو اما الاستي بقت ئاوی حیات پێویستە بیرکردنەوەی لە سەلاحەدین ئێمە دواکەوتین لە بیرکردنەوە لە سەلاحەدینە لە ساڵی 1970 لە ئەستەمبوڵ ڕۆژنامەی تەرجمانی حەقیقەت دەرچووە دیفاعی باشە من پرسیارەکەم کرد ئەو زنجیرە بڕۆ یەک تەسبیحی بچووکە پێڵێن بە کوردیان وتۆ کوردی دەشتەکی و عەشایر و ئەزانم پیاوکوژ و چەک بەدەست لە تەرجمانی حەقیقەتە 1970 بە تورکی ئەستەمبوڵی نووسراوە هەموو دنیا و ئەوروپیەکان قەرزاری سەلاحەدینن لەبەرەی سەلاحەدین ئەم خزمەتانی مەمڕەوایەتی کردووە کەچی ڕەتی نایەوەتەوە لە ساڵی 1921 لەولێرە شانۆی سەلاحەدین لێرە پێشکراوە قازی محەممەد هەڵم نەکرد بە نووسری شانۆی سەلاحەدینە گەڕک بە گەڕکی مابات و موکریان گەڕاوە شانۆی سەلاحەدینی پێشەش کردووە سەلاحەدین لە کۆیادەوەری ئینسانی کووردا هەیە کە پێڵەی سەخیفترین ئینسان بەتەمای گوڵت بگرم من ناڵم بیکوژە ئەڵێم وعد بێ لە مەتاری ئەولێر دابەزی ئەبلاولای ماچەکەم ئەبێمە سەر ستێجەکە بەڵام ئەمانەشی پێ ئەڵێم تۆ هەڵی لەبەرەوەی لەناو میسریشە ئەو پیاوێکی شاز خەڵکی میسر منیان خۆشەوێ لەبەری نەوەی سەلاحەدینم ئەویان خۆش ناوێت لەبەری کە جنەی بە سەلاحەدین ناوە دومیان ئەو باوەڕی بە قودس نییە کاک ڕەنج ئەڵێ قودس لە ئاسمانایە قودس لە نووسینەکە ئەڵێ حەزەکەم زانی بە خەڵکی وەکو ئێوەمانان ئەڵێ ئەمانە تاجرەکانی شەڕی مەسجد الأقسان ئەی باشە بۆچی تاجر ئەویش تاجری لۆبی نەرمی ئێرانە بەکرێ گیراوە باشە حەزی هەموو دوو ڕیواەتی شیعە هەیە لە معجەبی بۆ میسر تازەیە لە میسر دووشت زۆر تازەیە هەر شتێک لە ئێران و تەسەوفی هندی و بیبە بۆ میسر تاج میسر دوورە یوسف زێدان فکری خۆی نییە هاتووە قسەی دوو ڕاوی شیعەی 1000 ساڵ لەمەوە پێشی بردووە بۆ ناو میسر ئەڵێ قودس لە ئاسمانە لەسەر زەوی نییە شیعەکان خۆیان ڕەتێکەوە آخر دکتۆر کە دانیشە هەتاوەکو پێڵم حرفێ ناگڵێ خۆ بێ غەدری لە نەکەم بەڵام تۆ قسەکە تەواوکە کاتم زۆریاوە بەشە بۆی بچمە لای خزمەت دکتۆر من هەر لەسەر و خاڵی کە هەموو جارە دووبارا بێتەوە سەردەمی سەلاحەدین هەستی کوردبوون نەبووە ئەمە قسێکی زۆر بێمانە لەبەرەوەی ئەو سەردەمەی سەلاحەدین شەڕی کورد و تورک لە ناوچەکەیە بە هەزارانی تۆ بە ڕەمزێکی ناسیۆنالیستی ئەزانیت ئەکرێ بکرێ بە گەورەترین وچکە لەبەرەوەی
گرتنی شەڕی مووسڵ شەڕی کورد و تورکە خەڵک ئاگای لەمانە نییە بەداخەوە ئاگای لە کوردایەتی کردووە سوڵتان بنەماڵەکەی کردویانە دەوروبەرەکەی ئەزانی چی لە دەورە با پێ بڵم چی لە دەورە کە پێڵێن ئبن مەشتوبی هەکاری ئەم پیاوە ئەو پیاوە کە هاتۆتەوە لە زیندانی خاچپەرستەکان کوڕەکەی بینیوە پرچی تورکی یەکەم شت نەیوتوە چۆنی وتوێتی ئەو پرچە تورکیە لا سەیریکە کوردایەتی کردووە ئەمە کوردایەتی کردووە کوردایەتی بەم ئەخرەمەیە کێشەکە کوردایەتی بەم ئەقلێتی ئەمڕۆ سەیریکەی ئەگەر بەم پێوەری ئەمڕۆ نەپرسی فختەی خوێنۆتەوە خۆ من نەموتوە تیۆرسیۆنەکانی ئەو کوردایەتی کردووە بەو پێوەری ئەو سەردەما کوشووە قازیەکی لە هەولێرەوە بردووە بیکا بە قازی گەورە یعنی واتە تۆ ڕوانگەی کوردی فەردەکەی بەسەر میسرا قازیەکی لە هەولێرەوە بردووە ئەمە کوردایەتی بەم شێوەیە لەو سەردەمایە لەم سەردەمایە کوردایەتی مانایەکی شەرعیەتی بە تەکریدی قاهرە کاکە شەرعیەتی بە تەفریسی سلێمانی بە تەتریکی هەولێر وەکو یەک نافەرقی وەڵامیان پرسیارە بەم لەژێر سای مەراکشی ژەگرم دنیا وایە کاکە لەژێر سای سەلاحەدینە مەذهەبە ئیسلامیەکان ئەمریکا چی بوو؟ ئاینی کریستیان جووەکان وەرە سەیری ئەدەبی ئەوروپی بکە هەتا 100 ساڵ لەمەوە پێش چی لەسەر گەورەی ئەم پیاواڵم بەرامبەر هەموو دینەکان یعنی ڕەمزی سنگفراوانی و ڕێزی مرۆڤایەتیە ئیترێن لەوە تو زیاتر چیت من ئەمەیەتان جوڵانم لەو پرسیارانەکەم قسێکت کرد معجبی تعبیرەکەت بووم ئەکرێ بکرێ بە قەڵایەک بۆ ناسیۆنالیزمی کوردی لە ئەمڕۆیە پاڵی پێوە بین بای ئەوە بنەماکان بای ئەوە پاوەر بای ئەوە ڕۆحی ناسیۆنالیستی لە وزە و لە قەڵەمڕە و لە باوەڕی ئەوە دەبینی کە ئێستاش فەرامۆشی نەکەن دواکات بۆ جەناب تۆ چمە لایەو گەنجانە جاوڵات تۆزێ کاتم پێ بە کە من ناسیۆنالیزم و نەتەوایەتی چۆن سوود لە پێش خۆی وەرەگرێ وەک ڕەمز وەک مێژوو ئەمانە بەشێ لە کێشەکان و ناتێگەشتنی ئەمە لە سەلاحەدین و لە غێری سەلاحەدین لە ڕاستیە لە پەیوەندی دنیای نوێ و مەسەلەی نەتەوایەتی و پەیوەندی ئەوە پێش خۆیەوە وەک ڕەمز و وەک مێژوو نەتەوایەتی دیاردەیەکە لە جیهانە لە سەراستی جیهانە لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە سەرهەڵەدا بە شێوەیەکی گشتی لە وڵاتی خۆمان و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست و دنیای ئیسلام لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 وردە وردە ناوچەکە لەم ناوچەیە بڵاو بێتەوە لە دوای ڕوخانی دەوڵەت ئیمپراتۆریەتی عوسمانیشەوە دەوڵەتە نەتەوەیەکان لەم ناوچەیە دروستە بێ لە کۆتایی سەدەی 19 سەرەتای سەرەڵدانی بزوتنەوەی نەتەوایەتی کوردی و تورکی و ئەوانە دەست پێەکە لە 60ەکانە نەتەوایەتی کوردی بە جەماوەریە بێ لە 50ەکانیشە نەتەوایەتی عەرەبی بە جەماوەری و پێشەوەش تورکەکان بە جەماوەریە ئێمە ئێستا سەلاحەدین بۆ ئێمە چ ڕۆڵەگە بینێ هیچ پەیوەندی بە ئێستای سەلاحەدینەوە نییە بە سەلاحەدینەوە نییە پەیوەندی بە ئێمەوە هەیە بە ئێمەوە لە ئێستای و بە بیرکردنەوەمان بە تێگەیشتنمان وەکو خەڵکێکی کوردی ناسیۆنالیست ناسیۆنالیزم چۆن ئەگەڕێتەوە بۆ پێشخۆی هەندێک تیۆرسین هەیە ئەڵەیەکی لە ئیشەکانی ناسیۆنالیزم واتە نەتەوایەتی ساختەکردنی مێژووی پێشخۆیەتی یعنی چی ساختەکردنی مێژووی پێشخۆی واتە دووبارە خوێندنەوەی مێژوویەکی پێش نەتەوایەتی بە ئامرازی نەتەوایەتی بە ئامرازی نەتەوایەتی سەلاحەدین سەرکردەیەک بۆ کورد بووە مسلمانێکی کورد بووە یعنی لە چوارچێوەی بارودۆخێکە کە سەردەمی ئیمپراتۆریەتە جیهانیەکان بووە و ئاین ڕۆڵی یەکەمی دیاری کردووە لە ڕێخستنە سیاسیەکانە لە داریکردنی ناسنامەی ئینسانە بنەماڵەکان ناسنامەی نەژادی هەڵگرتووە وەک بنەماڵەیەکی کورد کاتێک قوتس ڕزگارەکە ئەڵێ سپاس بۆ ئەو خوای لەسەر دەستی کوردێ کە ئاینی ئیسلام سەربەرزەکە شعرەوە لێرەوە کە ئەمینە ناسیۆنالیزم چی لە پێشخۆیەوێ و ئەو چی خزمەتێکی ئەماک ناسیۆنالیزم پێشخۆی هەمیشە پێ چیەوێ ڕەمزێکێوێ کە ڕەمزێکێوێ کە ڕۆڵەکانی شانازی پیاوک هەمیشە قوڵایەکی مێژوویەوێ کە بیسەلمێنێ بە خەڵکی ئێمە میوان نین لە وڵاتی خۆمانە لەم سەرزەویەیە ئێمە نەتەوەیەکین ڕەگمان بە قوڵایی مێژووە تێپەڕیوە ئێمە تەنها ئەوە نین کە هەین ئێمە خاوەنی شکۆ و داهێنان و شارستانیەت و دەسەڵاتین لە قوڵایی مێژووە هەموو نەتەوایەتێک پێویستی بە شتێکەیە
پێڵێن کاتی زێڕین لە مێژووی ئەو نەتەوایەتیەیە هەموو نەتەوایەتی پێویستی بە کاتی زێڕینەیە بۆی ئەم نەتەوایەتیە جارێکی تر لە ڕووی زیهنیەوە بگەڕێتەوە بۆ دووبارە بەرهەمێنانەوەی ئەو نقطە ساتە وەختە زێڕینە لە مێژووی خۆیان لە بەرگێکی ناسیۆنالیستی و نەتەوایەتی سەلاح الدین چی بۆ ئێمە کرد ئەو ئیلهام بەخشەیە نەوە کردووە ئەسڵەن ئیلهام بەخشێکە ڕەنگە هیچ نەتەوەیەک لەسەر ئاستی جیهانە سەرچاو و ئیلهام بەخش و ڕەمزی وای نەبێ من لە چاوپێکەوتنێکە لە کەناڵێکی تر وتم کاتی خۆی لە کوردستان نیوز بوو وتم ئەگەر 600 ساڵ مێژووی دەوڵەتی عوسمانی و ئیمپراتۆریەتی عوسمانی بخەیتە تەرازویەکەوە سەلاح الدین بەتاقی تەنێ بخەیتە تەرازویەکەوە تای تەرازوی سەلاح الدین لە ئەستی جیهانە قورسترە بەرامبەر 600 ساڵەکەی دەوڵەتی عوسمانی سەلاح الدین ناسراوترە سەلاح الدین ڕێز لێ گیراوترە سەلاح الدین ڕەمزێکی گەورەی مرۆڤایەتی ترە سەلاح الدین هەر شمشێرەکەی نییە سەلاح الدین پێش شمشێرەکەی ئەخلاقی ئینسانە گەورەکەیەتی سەلاح الدین کۆکراوەیەکە لە شمشێرەکەی واتە لە ئازایەتی و هێز لە دادپەروەریەتەکەی لە لێبردوویەتەکەی بۆیە ئەوانەی خۆیان بە شوێنکەوتوی سەلاح الدین ئەزانن ئەبێ کۆکراوی ئەم ئەخلاقیەتە بن تەنها ڕەمزی ئازایەتی نەبن نابێ ڕەمزی دەمارگیری بن بە هیچ جۆرێ ئەبێ ئازایەتی و دەمارگیری لێک جیاکەنەوە ئەبێ داکۆکی کار بن لە دادپەروەری و ئەبێ لێبوردە بن نابێت لەگەڵ کابرایەکی براو خوشکێکی یەزیدی خۆمان دەمارگیری ئاینی بەکاربێنی وەک لە هەندێک نمونەیینمان کرد بەشێک لە سوپاکەی سەلاح الدین ئەم پیاوە لە توێژینەوەیەکانێ لە یەزیدیەکان پێکاتوە یەکێک لە ڕاوێژکارەکانی سەلاح الدین یعنی جوولەکە بووە ولا دوای بەو جۆرە مامەڵەی لەگەڵ جوولەکەکان کرد کە ڕۆژە ناوین وە بەو جۆرە مامەڵەی لەگەڵ مەسیحەکان کردووە لەسەر ئاستی جیهانە وەک ڕەمزێکی ئەخلاقی مەزن ناسراوە من کاکێ فەلەکەن کاکایی بەڕەحمەت بێ کاتی خۆی زۆر معجەبی سەلاح الدین بوو زۆر بۆ منیشی باسە کرد هەردووکمان لە کابینەی پێنجا وەزیر بووین ئەیوت ئێشتا سەدان هەموو ساڵە لە ئیتالیا وەک سەرسامی بە کەسێتی سەلاح الدین لە ئیتالیا مناڵەکانیان بە ناوی سەلاح الدینەوە نانێن بەس ئەوەی و ناوی سەڵتن یعنی شتێکی لەو جۆرە وەک سەرسامی بە ناوی سەلاح الدین ئێمە کە سەلاح الدینمانەوێ من نامەوێت تۆ دینداربی ئەنجا سەلاح الدین ڕەمزی تۆ بێ نەتەواتی وا دروست نابێ منەمەست تۆ وەکو کوردێک کاتی ئێمە سەلاح الدین ئەکوردێنین یعنی چیە کوردێنین یعنی کاتی ئێمە وەکو نەتەوە خۆمان پێناساکەین لە بەرامبەر تورک و عەرەب و غەیری خۆمان و دنیایە پێویستمان بە ڕەمز هەیە پێویستمان بە مێژوو هەیە بڕۆ بگەڕێنەوە بۆ کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 من گەڕامەوە بۆ ڕۆژی کورد کە لە 1913 دەرچووە یەکێک لەو پرسیارە گەورانە لەسەر کورد کراوە ئێوە بێمێژون ئێوە بێڕۆڵن بێداهێنانن ئێوە نەتەوەیەکی لاواز و بێ شارستانەتین بۆیە ئێستا بۆتان نییە وەکو نەتەوە خۆتان پێناسەکەن بە تایبەتی ئەم دیدە پۆزەتیڤیزمە زۆر زاڵ بووە کە ڕێگەکەی لە نەهێڵیزمایە ئەمان تۆ سەلاح الدین دێنیتەوە پێش مستەفا بارزانی بەڕەحمەت بێ لە 19 ساڵی 1948 لە کۆبوونەوەیەکی هاوبەشی کوردەکانی ڕۆژهەڵات و باشوورە لە باکۆ ئەڵێ چی یەک زنجیرە باز لە ئامادەی کوردەکە لە مێژووە لە 1000 ساڵی پێش زاینەوە ئەهێنێ لە مادەکەینەوە ئەهێنێ ئەگاتە حەڵقەی دنیای ئیسلام ئەڵێ کاتێ موسڵمانان دنیایان فتح کرد کوردەکانیش ئێمەی کورد تێکەڵاو بە ئیمپراتۆریەتی ئیسلامی بووین بەشداریەکی یەکجار گەورەمان لە شارستانێت و حکومڕانی ئیسلام کرد ڕەمزیان باشدارێشمان قارەمانی مەزنی کورد سەلاح الدینی ئەیوبیە لێرەوە لای مەلا مستەفا بەڕەحمەت بێ سەلاح الدین ئەبێ بەچی ئەبێ بە ڕەمزی بەشداری ئێمە لە دروستکردنی شارستانێتی ئیسلامی حکومڕانی ئیسلامیە ئێمە ئیمپراتۆریەتمان دروست کردووە لا شەرەفخانی مەجلیسی ئەڵێ ئەگەر سێ ئاس لە حکومڕانی هەبوو بێ لە هینەکەیە ئێمە سوڵتانمان هەبوو وەکو عەرەب و فارسەکان سوڵتانمان هەبوو کاکە سوڵتانی بۆیهی هەبووە سوڵتانی سەلجوقی هەبووە سوڵتانی کوردیش هەبووە سوڵتانی بەس خەلیفە هەبووە هەتا سەلاح الدین دوو جار بیری کردەوە بەخەشدا سەلاح الدین نییە لەگەڵ سوڵتانی سەلجوقیە یەکە بینن کە دانابەزێت لەسەر ئەسپەکەی سوڵتانی سەلجوقیش بڵێن دابێت دوایی کە سەرەکەوێت بەدەست سەریە خات سوڵتانی سەلجوقی و ئەتابەجی مووسڵ چاکەتەکەی بۆ چاکە ئەمە تۆماری مێژووی هەیە ئەڵێ سوڵتان سەلاح الدین چی دەوێ سوڵتانێکی سەلجوقی سواری ئەسپەکە دەکا و ئەتابەجی مووسڵ چاکەتەکەی بۆ چاکە یعنی سەیری کە یعنی
سەلاحەدین وەکو سەرکردا هەموو سنوورێکی جیهانی وێ بەس با ئەو گەنجە پرسیارێکیە کاکتەردی ڕخسەت فەرموو بەڵێ کاکی من ئای بینیە فەرموو من بەڕەوای نابینم ئەوەیش بێت یوسف زێدان چونکە هەندێک کاری باشی هەیە لە ساوکارە خراپی کردوتە ڕاستە کە کارە چاڵی کردووە کە قسەی بە سەلاحەدین ئەوی بووی سەکردێکی مەزنی کورد گوتووە سەکردێکی کورد و ئیسلامیش بەس دایان کاری باشی هەبووە بوون منە پشتگیری لە دۆزی کورد کردووە بوون بە چەندی جارجی داژی کارەکانی تورکیا بۆ ڕۆژاوی کوردستان کاردانەوەی هەبووە کە ناوی لە لیستی ڕەشی تورکیادا لەبەر کاردانەوەکانی بۆ کورد بەڕاستی من ئەمەوەی کارە باشەکانی و کابراژ ببینین نەکە کارە خراپەکانی و ئەو کارێژ ئەو هەڵێکی زۆر گەورەش وەکە کردیتەی بەڵام من بەگەوەشی زۆر گەورەی نابینم کە ڕخنەیەشی کردووە ڕاستە جوێنیشی داوە بەس ڕەنگە لێش پەشی مامی ڕەنگە لەو کاتەدا زۆر لەسەر خۆی نەبوو بێ ئەو کارەش لە ڕابردوو کراوە ئێستا نوێ کراوەتەوە یان تەمە بەستێکی لە پشە بدەنالو ئێستادا و پاژە هەموو ساڵە ئەم کارە نوێ کەواتە یەکرێتەوە تۆ وەکو گەنجێکی کورد وەفاداری بەرامبەر بە ئینساف و نووسینە باشەکانی بەرامبەر بە کورد بەڵام ڕەخنەت لێ هەیە لەوەی کە تەشیری بە سوڵتان کردووە بەڵێ ڕەخ لە منێ هەیە بەڵام ئەوە نەبێت کە کارەکانی زەربی سفر بکرێن باز تێبینی بە شتێک کەش بکەم بەڕاستی ئێستا لەناو کۆمەلگایمێدا قسەی زۆر ناشرینی پێگوترێ هەندێک کەس ڕەشەی لە ئێکە ئەڵێ من چاوەڕێم بێتە هەولێر کاردانەوەی بەرامبەر هەبی ڕەنگە لەوانەیە مەبەستی گوشتنی لێ هەبی ئێستا ئێمە نەوەی سەلاحەدین ئەیوبی سەلاحەدین و کەسەشی بەهات و سۆز بووە تەنانەت زوڵمی لە دوژمنەکەشی نەکردووە دوژمنەکەشیان ئازار نەداوە لە ڕەشە گوشتی نەکردووە بەڵام تو بەحساب لەسەر سەلاحەدین ئەیوبی و جواب دێ بەس بە پچی کابرای بوژێ و شتی وابیت دەست خۆش گیانەکەم ئەو خاتونە ئەو خوشکە بەڵێ کاکڕۆن سپاس دەکەم من هێڤی وریام لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی زانستە سیاسیەکانەوە دەمەوێ بۆ چوونی خۆم بڵێم ئەگەر ئاسایی بێ بەڕای من یوسف زێدان بەو کارەی بووە قسانێک کە کردی گۆڵی خۆی کرد و خۆی تەقاندەوە لە نێو کۆمەڵگەی کوردی و گەلی میسردا چونکە بەڕای من ئەو قسانێکە کردوێتی بابەتی دینی و هەم لانی نەتەوەیش کە ئەمانە دەبینین کۆمەڵگەی کوردی لەلانی ئێمەوە ینی لایەن دینی و لایەنانەتەوەیەکە لەسەر مانزاڵە کاتێک باسی سەلاحەدینی ئەیوبی دەکات بگومان لایەنە دینیەکە بەسەر مانزاڵ دەبێت و ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم کەسایەتیە زیاتر خۆی بەناوبانگ بکات لە نێو کۆمەڵگەی یعنی پێت وایە یوسف زێدان لە میسر نەتەوە بڵێن نەتەوەییەکانی لە دەوری خۆی کۆ کردەوە وە لە کوردستانیش ئاین پەروەرانی ڕەنجاند کە وەکو سێکۆلارێک هەر بژیت کێ لە ئەم خاتون خوشکە فەرموو بەخێر بێ عیبی نییە دادا عیبی نییە بەخێر بێ سەر چاوم زۆر سپاس خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەکەتان من دەرچی کۆلێژی زانستە سیاسیەکانم سەرەتا کە سەلاحەدینی ئەیوبی قارەمانێک و سەرکردەیەکی ئیسلامی بووە هەرزوو خۆی بە خزمەتی پێغەمبەرمان درۆدی خوای لەسەر بێگەیاندووە کە خزمەتی ئاینی ئیسلامی کردووە و هەروەها توانیەتی خزمەتی کورد بکە کوردی بە هەموو گەلێک بە هەموو نەتەوەیەک ناساندووە من لەگەڵ ئەو ڕائیەدانیمە کە دەڵێن سەلاحەدینی ئەیوبی شەڕی فاتمیەکان خوێن نەڕژایە بەڵێ شەڕی فاتمیەکانی کردووە قودسی ڕزگار کردووە چەندین کاری جوانی بۆ ئاینی ئیسلام کردووە کە ئاینی ئیسلامی بەرەو پێشیش بردووە هەر بژیت و سەرفرازبی سپاس بۆ ویستە فەرمایشتێکی ترتە سپاسانەکەم خوشکە ویستت قسە بکەی دەستی هەمووتان خۆش بێ تخوا یەک بەڵێ کاک دکتۆر هەردی من دەڵێم لە میسر دیفاعکردن لە کورد شتێکی نامۆ نییە لە میسرا لەبەر یەکەم دوورە لە هیچ بارچەی کوردستان نەکاوە میسرەوە دەستیان خۆش بێت میسریەکان بەناوبانگن بە دیفاعکردن لە کورد یەکەم ڕۆژنامەی کوردی کە لە میسر دەرچوو ڕسمێکی سەلاحەدینی تایە و یەکەم سەروداری ڕۆژنامەی کوردستان یەکەمین ڕۆژنامەی کوردستان بای سەلاحەدین گەورەی سەلاحەدینەکە دووەم جەمال عەبدولناسر بەوە بەناوبانگ بوو کە داڵدەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیا و یارمەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی یعنی ئەوەی کرد بۆیە زۆر لەسەر ئەوە ئیمە بن کە یعنی وابزانین کە گەلی میسر دیفاع لە کورد ناکە بە پێشەوانەوە هەمیشە یەک شت بوو یوسف زێدان مهمە ئێمە تاقیکەینەوە باش
یوسف زێدان دیفاع لە قیبتەکانەکە سەر بەخۆ بن بەڵێ لەسەر کردوێتی بەڵێ لەسەر ئەوەش زۆریش زۆر گرنگە ئەوەندە وەسفی سەلاحەدین پەنجا وتاری یوسف زێدان دەن کە دیفاعی لە کورد کرد جا من نازانم قبتی ئەوەندە دیفاع لە ئەوەندە وەسفی سەلاحەدین کرا بەو هەموو سفەتە جوانانە ئێمە پێم وایە سەلاحەدینمان ناشرین کرد لەبەر ئەوەی لێ نەگەڕان ئەم کەسە بێت بە کەیفی خۆی لە کوردستان قسە بکات بەرگری لە وجهە نەزەر خۆی بکات وەڵام من ئەزانیی ئەبواە ئارگومنتێکی تر هەبواە دژی ئێمە بۆی دەوڵەمەند بین یعنی ئەبواە ئێستا لە کۆمەلگەی کوردیە یەک دنیا خەڵک دژی سەلاحەدین ئەیوبیە ئەمە ڕاستیە نابێ بیشارینەوە دکتۆر برایم ببوورە ئەبواە ئەوانە لەسەر مێزە بوونایە دژی ئێمە قسەیان کردایە بۆ ئەوەی ئەم دبیتە دەوڵەمەند بواە لەبەرەوەی بەمە دەوڵەمەند نابین هەمومان هەروەسفی بێ من زۆرم خۆشە بەڵام حەزەکەم بەرامبەرەکەشم بزان مەڵێکی بۆ دژێتی بەوە هەمووان دەوڵەمەنە بووین بە بۆچوونی من وایە زیاتر لێرە لە ئەمریکا وتیان کەنداوی مەکسیکن بە کەنداوی ئەمریکی باشە ئێستا هەر ڕۆژنامە نووسێک لە دەرەوە بداخل ئەمریکا بێت نەڵێ کەنداوی ئەمریکی بۆی نێبچێتە هیچ دەستگایەکی فیدراڵیەوە یعنی خێرە تۆ ڕەمزێکی تۆ بێت ئێمەش ئەبێ سنوورمانە ئێمەش وەکو نەتەوەیەک ئەبێ کۆمەڵە ڕەمزەیە جنێوی پێ نەدرێ من ناڵێم ڕەخەی لێ نەگیرێت خەڵک ڕەخەی لە خوا هەیە ڕەخەی لە هەر لە عسووری ئیسلامی دنیاە مەزاهیبەی هەمووی ڕەخەی لە تێگەشتن بۆ خوا منیش باوەڕم وایە شوناسی من ئەوە تێ نەگەیشتم ئەمریکا ڕەمزی مناقەشەی ئازاد ئارگۆمنت و دژارگۆمنتە من باسی جنێو ناکەم بەس بۆ ئەوەی کە ئەڵێی ئەوە دکتۆر ئێریفان دوێنێ لە کۆمەتەکەی باسی کەنداوی ئەمریکی کەنداوی ترەم ناوی ناوە کەنداوی ئەمریکی ئەڵێ هەر ڕۆژنامە بەکارهێنێت دوێنێ پێشکەشکاری بەناوبانگی ڕوودا و چۆتە گرینلاند بڕوان پێ بکە دەستی گەیشتۆ بە زانیاری وا تەنانەت باز لە جەنگی ئەتۆمی ئەکات باز لە سیراعی ڕووسی ئەمریکی ئەکات ئەو زانیاریانە لە میدیای جیهانیدا هیچ کەسێ دەستی نەگەیشتۆتێ و یونیک بووە یعنی هەموو کنسوڵخانە و سەفارەتەکان یعنی ئازادی لە دنیادا لە گەشەکردندا کوا لە ئەمریکا تەشیر ناکەم ناتوانانی بڵێ من کۆنگرەی ڕۆژنامەنووسین بینیوە یەکێک بە بوشەڵێ سێر ئەڵێ بڵێ پرزیدنت من ئەزانم شت خۆی هەیە و هیچ تەشیرێک بۆ سوڵتان سەلاحەدین ڕێگە پێدراو نییە ئەمە نەبەسرێتەوە بەمەوە کەسێکی تشتێکی نووسیوە یەکی یەک کۆمنتانێمێ بەڵام ئەمەی خەڵک گرنگە جارێ ئەمەتان بۆ هاتووە ئەڵێ دڵنیام میوانەکانتان پێیان خۆشە بێ ئەمە پەیوەندی کردەوە بە ڕووداوەڵێ لە بەرنامەی لەگەڵ ڕەنج با ئەم کەسە بڵێن ئەم هاوڵە بخوێنێتەوە شاخەوان سەدیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە بە ڕووداوی ڕاگەیانووە دامەزراوەکانەوە ڕاستی مانگی 6 یەم ساڵ کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەسەر سەلاحەدینی ئەیوبی لە سلێمانی ساز دەکات بە ناونیشانی سەلاحەدینی ئەیوبی جارێکی دیکە بناسرێتەوە میوانداری بە میوانداری تورک و عەرەب و فارس هەروە ئێوەی ڕووناکبیرانی شەتوان ئامادەکاری بکەن بۆ ئەوە و تێچێنێکی تریش پەیکەرێکیش بۆ سوڵتان سەلاحەدینی ئەیوبی و تێچێنێکی ترەڵێ لە نێوڕاستی قاهیرە قەڵای سەلاحەدینی ئەیوبی لەیە لە مۆزەخانەی نیشتیمانی پۆلیسی مسر وێنەی جلوبەرگی مێژووی پۆلیسی مسر دانراوە لە یەکێک لە وێنەکانە نووسراوە پۆلیس لە سەردەمی دەوڵەتی ئەمەویدا لە وێنەکە دەردەکەوێت پۆلیسی مسر بینەرانی بەڕێز بۆ ماوەی 80 ساڵ کورتەک و شەڕواڵ و پشتێن و جامانیان هەبووە و تەنیا لە ویکیپیدیا بە 140 زمان لەگەڵ باسی سەلاحەدینی ئەیوبی باسی نەتەوەی کورد کراوە لە کاتێک ئەگەر بەراوردی بکەین بە سەرکردە مێژوویەکانی تر یەک لەسەر هەزاریشی ناکا ئەڵێ بەهۆی گرتنی قودسەوە ناوی کوردی لە هەموو دنیای مەسیحیەت بە تایبەتی لە ئەوروپا بەرز ڕاگرتووە مناڵانی ئەوروپی لە قوتابخانە باسی سەلاحەدینی ئەیوبی دەخوێنن دەیان شتی تر دوا ڕستە نەکشتی تر جەنابی دکتۆر بەڵێ ئەوەی کە مەبەستم و بێڵم بەڕاستی ئەگەر لە سەدەکانی ناوەڕاست کە سەلاحەدین تێداژاوە دوو جار دەوڵەتی کوردی دەولەت الئەکراد بەکارات بێ جارێکیان ڕوکن دەولەی بۆ هی بەکاری هێناوە بۆ ئیمارەتە کوردیەکانی سەردەمی خۆی جارێکی تر نووسەرێکی تری عەرەبە کە وەسفی دەوڵەتی سەلاحەدین دەکات یعنی بەڕاستی ئەوەی کە بەو دوایانە باسکرامە دەڵێ من پێم وایە کە سەلاحەدین هەر کوردنیە هەر لە سەردەمەکەی خۆی
دولة الأكراد هي خزرزين وسيوتي كتابك من هما تحقيق كراوة يعني مازال مناقشة ببورن وتم رستا جناب دكتور كاك دكتور رستي كوتاي فرمايشتي جناب لم ميجو بريتيلا وبرهنانوي رابردو صلاح الدين بيويسا وبربين ريتو من خونك صلاح الدين نبو اصلا بوم بكريت زانكو يك بنا يعني زانكو نانا زانكو بس مونيا ما عاد شي قوري كما بو برهناني بيري صلاح الدين بناي شركوي مامي هو شكو خوني صلاح الدين او بوكا شتيكي وكو ازهر بو مامي دروس بكات لبرو صلاح الدين ابي وبربين ريتو وكو بيجينريكي شناسي كرت بو تيجيشتن بو ايندا کاگرنج ئێمە لە چاویلکەی عەرە بۆ سەیری سەلاحەدینەکەین ئەوانەی کە دژی سەلاحەدین لە کۆمەڵگەی کوردیە لەبەرەوەی پەروەردەی ئەم کۆمەڵگەی ڕۆژهەڵاتن و عەرەبی ناسیۆنالیست من بەرنامەی دۆکومنتەری تایبەتم لەسەر کردووە عەرەبی ناسیۆنالیست سەلاحەدینی بە ئێمە ناسان بە مەرجێک سەلاحەدین سوپاکەی یەک عەرەبی تیانە بە هیچ شێوەیەک ئەوەیە ئێمە لەو چاویلکەوەی خوێنینەوە دوو ڕستە بۆ جەنابی دکتۆر شتەکە گەورەی نەکرد پێمان وابێ ئەمە پێوەرە بۆ بوون و نەبوونی ئازادی ڕادەبڕین لە کوردستانە بە هیچ جۆرێ بەڵکو بیکەین بە دەرفەتێ بۆ خاوەنداریەتی لە سەلاحەدین و لە دنیا تێبگەێنین سوکایەتی بە سەلاحەدین وەک مەزنترین ڕەمزی ئێمە سوکایەتیە بە خەڵکی کوردستان و ڕوحی سەلاحەدین جارێکتر لە خۆمانە زین و بکەینەوە ئەگەر ئەو ئیمپەراتۆریەتێکی دروست کردووە لانی کەم با ئێمە بیرۆکەی دروستکردنی دەوڵەتێکمان لە مێشکە بە زینوی بمێنێت ئەم شەو خۆشمان شەرحات لێ خۆمان کرد فەسانە ئەو نووسەرەمان کرد بە بەهانە بۆ باسکردن لە مەزنی سوڵتان سەلاحەدین دوا ڕستەی جەنابی دکتۆر من پێمە مێژووی هیچ میلەتێک هیچ شۆڕشێک هیچ ئیمپراتۆریەتێک هیچ میرنشینێک ئی ئەوە نێڕەخنەی لێ نەژیرێ لە هەموو مێژوێکدا جوانی هەیە ناشیرنی هەیە ئەنی بەڕاستی من وەکو کوردێک شانازی بە سڵتان سەلاحەدین ئەیوبیەوە دەکەم بەڕێ لە مێژوودانی ڕۆڵێکی جەرگەورە و گرنگی بینیوە ڕخنە لە بەڕێز یوسف زێدان دەگرم کە بەو شێوەزارە لەسەر سەلاحەدین ئەیوبی قسەی کردووە بەڵام لە هەما کادا وەکو کوردێکیش سوپاسی یوسف زێدان دەکەم کە دیان وتاری هەیە بەرگری لە کۆبانێ و لە عەفرین و لە کوردانی ڕۆژهەڵات و باشوور کردووە هیوادارم یوسف زێدان بگەڕێتەوە بۆ ئەو مەدارەی بەرگریکار بێ لە مافی کورد نەک بە شێوازێک ڕەخنە بگرێت کە زمانی ئەکادیمی فکر نییە جەنابی دکتۆر یەکەم منیش وەکو کاک زیرە گوتی ئەوەی کە یوسف زێدان کردوویەتی جێگای سوپاسە هیوادارم لەو هەڵوێستانی خۆی پەشیمان نەبێتەوە دووەم بۆ هەموو لایەک بۆ بەرگریکردن لە کورد تەشێکردن بۆ ئێمەش بێگومان من هاوڕام بۆ ئەوەی سەلاحەدین و هەموو ڕەمزەکانی دیکەش بقۆزینەوە بۆ ئایندەی خۆمان بۆ دامەزراندنی دەوڵەتی کورد بەڵام کۆمەڵگەی کوردی لە باشوور بە تایبەتی لە بەردەم ئیمتحانێکی گەورەدایە کۆمەڵگەی کوردی من کۆڵ کراوە ئەگەر بێت و زۆر بەوریایی لە ڕووی نیشتمان سازیەوە جارێکی تر ئەو کۆمەلگایە مراجع نەکرێتەوە بنیات نەندرێتەوە پێم وایە بن کۆڵی کردووە ئەو ئایدۆلۆژیستانەی کە ئێستا جۆرێک لە ترس و لە زەندەقچوون بڵاوەکەنەوە بەسەر لە ناو خەڵکی زۆر کەسی کتێبی ئیسلامی قەدەغەکراوە خەمن نەبێ بەخوا ئیسلامی و ئەلمانی پەیوەندیەکانە بێت تەندروستتر بکرێ خۆتەزانی هەزاران کەسیش کرا هەندێک کتێبی تر هەمووی بەرهەمی کۆمەڵگەی بووی هەندێک نووسەر کتێبیان نووسی من مەزەبی من ئەوەیە کە لە کوردستانی بوونەوە بگەڕێنەوە بۆ ئەلمانی و ئیسلامی و هەموو کتێبێک خزمەت بە کۆمەڵگەی کوردستانی بکایمە ئەو ئایدۆلۆژیایە کە هاتووە ئایدۆلۆژیایەکی نابێت کورد لە کورد بترسێ کوردستان بە فرەڕەنگی و بە پلورالیزمەکەیەوە و بە منافەسەکەیەوە جوانە بە ئیسلامی و ئەلمانیەوە جوانە بە چەپ و ڕاستەوە جوانە دوا قسەی منیشەوەی تێچێنە کە لە بری قسەی من تێچێنەکە جوانترە و خواحەفیزیەکەم لە یەکێک لە بەناوبانگترین ڕۆمانەکانی ئەوروپا ڕۆمان نووسی سکۆتلەندی والتەر سکۆت نووسیوەتی جگەلەوەی باسی سەلاحەدینی ئەیوبی بە ئەکا بە پاشا وەکو پاشای ڕۆمانەکەی تەلیسم و میسر و شام ریچارد شێردڵ پاشای ئینگلاند دەکات یعنی باسی ئەوان دەکات جگەلەوە 12 جار ناوی کورد و کوردستان دەهێنێت و باسی کورد دەکات بەهۆی پێگەی سوڵتان سەلاحەدینی ئەیوبیەوە ڕۆحی ئەو شاد بێت و ئینشاءڵڵا هەموو ئەم
دیالۆگانە لە پێناوی بیناکردنی گفتوگۆی معریفیە بێ لە کوردستان و ئەمە مێزی خەڵکی کوردستانە هەر تەوەجوهێکی هەبێ و لە ڕابردوو شا سەلماندومانەوە بۆ ئایندە ژەروا بێ مێزی ئیسلامیە مێزی ئەلمانیە مێزی چەپە مێزی ڕاستە لە هەمووی مهمتر مێزی چەترەکەیە کە خەڵکی کوردستانە هەمووتان سەرفراز بن و ڕۆحی سوڵتان شاد بێ و ئەم شەوی لە هەموو شەوێکی خۆشتر بێ و ئینشاءڵڵا ئەو نووسەرە بەڕێزە مسڕیش لەمە بە دوات چۆن بەرگری لە کورد کردووە بە مراجعی بۆ چوونەکانی خۆشەکە شتە پۆزتیڤەکانی ژیانی سەلاحەدینی ئەیوبی ئەبینێ و وەکو میوانەکانیشم و هەمووشیان کۆکن لەسەرەوەی تەقدیری ئەوە شەکەن کە ئەوان نیگەرانیەکیان هەبێ وەکو مسڕیەک گلەیەکیان هەبێ لەو حەق بە زەمەنیە بەڵام وەکو سوڵتان خۆی دەستی سوور نییە لە ناو زۆرێک لە ڕووداوەکاندا بە پێی گێڕانەوەی مێژووی دکتۆر چونکە من ڕۆژنامە نووسم ناچمە ناو حەقل و سلکی کەسەوە خواگای لێتان بێت بە خێراتن سەرچاو.